ڕۆژ باش من ڕێبین یارەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. ڕۆژباشێکی تایبەت لەو کەسانەی کە ئێستا پشووە و ئەوان لە ئەرکدان بۆ ئەوەی کە تەندروستی و ئەمنێتی ئێمە بپارێزن. ڕۆژباشێکی تایبەت لیان. بۆ بەرنامەی ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی تایبەتمان بۆ ئامادە کردوون. هەروەها لەگەڵ ئەوەشدا دوو تەوەری سەرەکی هەیە کە لە بەرنامەکەمان ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین. لا تەوەری یەکەمی بەرنامەکەمان گفتوگۆ دەکەین لەسەر ئەوەی کە لە دوای دلەڕاوکێ چۆن بڕوا بە بخۆبوونمان هەبێ یاخود لە دوای شکست چۆن بڕوا بە خۆبوونمان هەبێت بە تایبەتی ئێستا لە دوێنەوە وەرزەکانی تاقیکردنەوە تەواو بوون لە لای خوێندکاران و خوێندێک لە خوێندکار لەوانەیە نمرەیەکی باشی بەدەست نەهێنابێت یاخود ئەوەی کە خۆی چاوەڕێی دەکرد لەوانەیە ئەوەی بەدەست نەهێنێت. چۆن وا بکەین کە ئەم ماوەی پشووەی کە هەیە هەفتەیەک پشووە لە نێوناوەندەکانی خوێندن و لە وەزارەتی پەروەردە چۆن وا بکەین بۆ ئەوەی کە بڕوا بەخۆبوون بۆ ئەو خوێندکارانە بگەڕێتەوە و ئەو ڕوحێتان پێ ببەشین کە تەنها لەم کاتانەدا ینی کاتێکی ئەوە نییە کە تۆ بڵێ کاتەکەم لە دەست دەرچوو وەرزی خوێندنی ئەم ساڵم لە دەست دەرچوو تەنها یەک وەرز ڕۆژتووە وەرزێکی دیکە ماوە چی بکەن بۆ ئەوەی کە لەم پشووە بەرنامە و پلانێکی دیکە بۆ خۆیان تا بڕێژن بۆ ئەوەی وەرزی دووهەمی خوێندن بە ڕوحێتێکی تایبەتەوە دەست پێ بکەنەوە. میوانەکەمان لە هەمان کاتدا سەرقاڵی ڕێکخراوێکیان هەیە سەرقاڵی ئەوەن کە کۆنفرانسێکی پەروەردەی و گەشەپێدان لە ڕۆژی 1 ئەم ساڵ لە شاری هەڵەبجە ساز بکەن. گفتوگۆی دەکەین لەسەر بڕوا بەخۆبوون لە دوای شکست و هەروەها گفتوگۆ لەسەر کۆنفرانسەکەشی دەکەین. ئەمە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت. لە تەوەری دووەمی بەرنامەکەشماندا باس لە ساڵی نوێ دەکەین لە ئێستا کە هەنگاومان ناوەتە ساڵی 2020 ئەو ڕەنگە تایبەتانە و ئەو مۆدێلە تایبەتانە چین کە دیزاینەرەکان بۆ ئەم ساڵی 2020 دیاریان کردو و زیاتر گرنگی بەو بابەتانە دەدرێت. هەروەها گفتوگۆیەکیش دەکەین لەسەر جلوبەرگی کوردی چ بۆ ژنان بێ یاخود پیاوان بێت. ئێستا هەنگاو بەهنگاو لە وەرزی بەهار نزیک دەبینەوە کە زۆربەی خەڵک لە وەرزی بەهار تا جلوبەرگی کوردی دەپۆشن چ لە پیاوان بە یاخود چ لە ژنان. ئەو بابەتانە چین مۆدێلە نوێەکانی جلوبەرگی کوردی چین ئەو ڕنگانەش چین کە بۆ جلوبەرگی کوردی دادڕێژن. هەروەها دیزاینەرەکانی لای ئێمە چ پلانێکیان هەیە بۆ ساڵی 2020 کۆنتاکتێکیان هەیە پێکەوە دیزاینەرەکان بۆ داکو ئێستا دیزاینەری ناوبانگمان نیە لە سەرتاسەری جیهاندا ناوبانگیان هەبێت بۆ ڕووداوی گەورەی فاشیۆنمان نییە لە ناو هەرێمی کوردستان. هەندێک هەوڵ هەبوون بەڵام هەوڵەکان هێندە گەورە نەبوون. چ پلانێکیان هەیە بۆ ساڵی نوێ ئەمە گفتوگۆ لەگەڵ دیزاینەرێک دەکەین لەسەر ئەم تەوەرەی دووهەمی بەرنامەکەشمان. چەند بڕگەیەکیشمان بۆ ئامادە کردوون. لە بڕگەی یەکەمی بەرنامەکەمان بڕگەی وەرزش دەبێت. سەلاو هاوریان مناوم بیژانە لە بەشی ئەسپۆستراپی ئیشەکەم چارەسەرکردنی سروشتی ماسوولکە. ئەسپۆستراپی لە هەموو جیهانە بەکار ئێنن پێش ئەوەی کە کەسێکی بەتان بڕە بۆ بوتوڵە جسمی هیلاکە تاپان. ئەگەر بە تامای هەموو ڕۆژە جسمی گەشەکات یا توان یا هێزی زۆرتر بێ پێویستی بەوەیە کە بتوانێت ماسوولەکانی خۆی لە کەمترین کات ریکاڤری کات. ئەسپۆستراپی یا چارەسەرکردنی سروشتی ماسوولکە علمێکە لەسەر ئەو مۆزوعە بەشدارە بێ کە ئەو کەسانە بتوانن بەشداری ئەسپۆستراپی بن کە بتوانن لە کەمترین کات ماسوولکەی خۆیان ریکاڤری کەن. بۆ ئەو کەسانە کە کێشەی ئینزلاقی پشتیان هەیە چەند حالەکەیەکی هەیە کە توانن لە ماڵ ئیشی ئەم حالەکانە جێبەجەکەن و هەروەها ئەمە یارمەتیدانێکی زۆرە بۆ کەسانە کە ئازاری زۆریان هەیە. بەم شێوازانە هەم ئینزلاقی ماسوولکەکان چاکترە بێ و هەروەها ئازاری جومکەکان کەمترە بێتەوە. قاچ بۆ سەرۆدانی باوەشەکەین بۆ نەورگ تۆزە یاری پێکی. لام کاتە ستونی فەقەرات لە کاتی ڕێکبوون ئاوالێت بۆشایی بۆی دروستە بێت. لە کاتی بۆشایی ئازار کەمترە بێت. هەرەکەی دوو دەستمان ڕێکە خەین بەسەر ئارزیشان سەرۆ سێرەکەی پێشەینی و سەرۆ دووبارە پێشەینی بۆ خوارەوە بۆ سەرۆ بۆ خوارەوە هەر کامانی یەکی سێ تکرار.
ئەو کەسانەی کە بینی فەقەرە بۆ فەقەرەی دانیشتنیان هەیە ینی بۆشاییەکەیان زۆر نزیکی یەک بووە نوخا شۆخی زۆر خەریکە زەختەکە لەسەر سقانەکان و هەروە ئەو کەسانە قاچیان سڕە بێتەوە یەکێ لەو حالەکانە کە ئەتوانن زۆر یارمەتیدانێکی زۆرە ئەتوان دەستی خۆتان ئاوەکەن لە پشتی دەستان بیخێنە بۆ موهرەی 3 و 4 دانیشن لەسەری پشت بۆ سەرەوە هیناسا سی چرکە ئۆستن دووبارە ئیستراحەتەکەم و هەروەها دووبارە سێ سێت باشە ڕۆژانە تقریباً 10 دقیقە بۆ چارەکێ ئەم حرەکانە زۆر یارمەتیدانە بۆ کەسانە کە قاچیان سڕە بێتەوە بۆ یەکەم جار لە هەموو عێراقا ئسپۆسراپیوان دەست پێ کردووە ئەلاشتابی چارەسەرکردنی سروشتی ماسوولکە بۆ هەموو ریاضێ ئەم برادەرە قاچی ئێرە تووشی ئازار بووە ئازارێکی ئێرە هەیە ئێستا بەتەمان ئەم ئازارە جێبەجێکەین دەمارێکمان هەیە دەماری سوور و دەماری شین کە لە خواری قاش دەستی پێکات ئەڕۆتە سەرۆ دووبارە لێرە ئەیەتە خوارەوە ئێمە ئیمتدادی دەماری سوورێگریم وردە وردە بەو شێوازە ئەڕۆیم و سەرەوە ئەم ئیشە یارمەتیدانێکی زۆرە بۆیە کە خوێن بتوانێت پۆمپاج بێ یعنی بە زۆرترین زەخت بڕۆتە بۆ دڵ کەواتە ماسوولکەکان کە لە پرۆتئین زۆرتر دروست بوونا یارمەتیەکی زۆر ئەیە خوێن باشدار بێ تێکەڵاو بێ و هەروە ئەم ماسوولکە لە کەمترین کات ریکاڤری بێ باشی دومیش هەیە ئەتوانی ماسوولکە کەش لە بێتەوە هەردوو بەریەگرین زەختەکەین لەسەری ئەتوانە سی چرکە لەسەری بۆستن دوای بە یەکجاری واز لێبێنن دووبارە سی چرکە لەسەری بۆستن دووبارە واز لێبێنن ئەم دوو حرەکێ یەکێ لەو حرەکانەیە کە ئەتوانە بە کەمترین کات ماسوولکەکانی خوار و غاچۆ ریکاڤری کات زۆر باشە بۆ کەسانە کە یاری دووگۆڵیەکەن و ڕێکردنێکی زۆر بەکارێنن تیپی ئسپۆسراپی چییە؟ لە هەموو جیهانە یاریزانەکان پێشەوە کە بڕم بە بوتوڵە زەختێکی زۆر لەسەر ماسوولکەیان هەیە ئەبێ ئەو زەختە لە ڕێگایەکی بە ئەیمیکی ئەم زەختە کەمکەنەوە یابان تەکنۆلۆژیایەکی بەکارهێنا تیپێکی دروست کرد کە ئەمەیە ئەم تیپە بە قیاسی خۆی ئەگەر فەرەزەن 10 سانتیمتری بڕی ئەتوانێت هەتا 20 سانتیمتر ڕابیکێشی ئەمە چییە کات بۆ ماسوولکەکان؟ لە کاتێکی پشتی ژێری ماسوولکە ژێری پێست عەسەبە لە کاتێکی ئێمە زۆر یاریەکەین عەسەب ئسترۆید دروست دەکات ئەندرلۆید دروست دەکات ئەم دوو مادەیە وەکو ژاهرە بۆ گەشەبوونی ماسوولکە ژاهرە بۆ دەمارەکان ئازار دروست دەکات بەم تیپە ئەتوانین جیاوازیەکی خەلەلێکی دروستکەین بینی دەمارەکان و هەروەها پێست کەواتە لە کاتێکی زۆر خەلەلێکی دروستە بێ ئازاری کەمتر یاریزان ئەحساسی پێکات ئەتوانێت زۆرتر یاریکات و هەروەها زۆرتر بۆ چاندۆنەکان بەکارهەیە ارتباطی بینی دوو ماسوولکە لە کاتی کێمە زۆر یاریەکەیم بینی دوو ماسوولەکان زەختێکی زۆر بۆی دروستە بێت لە کاتی فەرەزەن بۆ شان ئێمە لە کاتێکی یاری شانەکەین زەختێکی زۆر لەسەر شانمان هەیە بە تیپ ئەتوانیم ئەم دوودانە جێبێت کۆنێکتیکەین ئەم زەختە لەسەر تیپەکەکەوێت کەواتە ئیستراحەتە کات ماسوولکە و هەروە ئەتوانی وەزنێکی زۆرتر بەکاربێنی ئەتوانی ماسوولکە گەشەکەیت بەس بە ئازارێکی زۆر کەمتر کەواتە ئەمە تیپی ریکاڤریە بۆ هەموو یاریزانیش ئەتوانن بەکاری بێنن لەسەریش نووساوە تیپی ئسپۆسراپی ئێستا بە تەمایم بۆ ئەم قاچە بەکاری بێنین کە بزانین شێوازی بەکارهێنانەکەی چۆنە یەکێ لە شتەکانی مهم ئەوە نییە کە ئێوە تیپەکە بیکڕن و بەکاری بێنن بڵن ئێستا لێ ئەیە متەواوێ ئەوە بزانن ماسوولکەکان قیاسیان لە کۆ بۆ کۆ دەستی پێکات ئەوە بزانن دامارەکان لە کۆ بۆ کۆ ئەڕوات کەواتە پێویستان بە ئەلمی ئاناتۆمی جسمە کە بزانن لە کۆ بۆ کۆ پێویستان بەوەیە کە ئەو تیپە بەکاربێنن دەمارێکی ئێرامان هەیە ئازاری بۆی وەرگرتووە ئێستا ئەمە بە دوو بەشی تێکەڵاوێکین یەکەم جار کاغەزی بینی تیپەکە جێبەجێکەم کاوهای بینن تیپ ئەتوانێت زۆر بکێشێ ئەو مۆزۆکە بۆتانم شاخ کرد لە قاچی خوارلێین لە کاتی دانان ڕایەکێشین بۆیە کە بتوانین ئەو خەلەلە ئەو مۆزۆکە بۆتانم شاخ کرد عەسەبەکان لەگەڵ پێست جیاوازیەکی خەلەلێکی زۆر دروست بێ کە ئۆکسیژن بتوانێت بەردەوام بێ خوێن باشتر بۆی بڕوا و ئازار کەمتر بێ
تیپی ئەسپۆستراپی بۆ هەموو یاریزان بەکارئێت بۆ هەموو جۆرە ڕاضە بەکارێت ئەگەر سێریکەن لە هەموو یاریەکانی ئۆڵمپیا زۆرترین یاریزانەکان بەکارێنن بۆیە کە بتوانن لە کاتی بتوڵا یا لە کاتی ڕێکردن کە زۆ ینی لە خلالی 1 ساعت بۆ 2 ساعت ڕاضاکەن پێویستیان بۆ یەکە منافسیان هەیە پێویستیان بەوەیە لەو کاتەش بتوانن ڕیکاڤریان بێ ئێوە لە کاتی قاعات تەبعاً یا لە کاتی دووگۆڵی ئاو زۆرە خۆن بۆچی بۆیە کە پێویستان بە ئاوە ماسڵکەش پێویستی بە ڕیکاڤریە بەم شێوازە ئەتوانن ڕیکاڤریکی زۆر باش بەکاربێنن ترێدمیل ڕێکردن ئەڵەن دایکی ڕاضەیە بۆچی لە کاتی کە ڕێکردنەکەن هەموو ماسڵکەکان ئەجوڵێتەوە بەس ناڕێکردنی خاو ڕێکردنی سەری زۆرتر یاریزانەکان لە پێش ئەوە کە دەستی پێکەم بە یاری ئاسن یا یاریەکانی تر دەستی پێکەم بە ڕێکردن زۆرترین ماسڵکەکان ئەجوڵێتەوە و هەروەها جسم گەرمە بێتەوە تاقا یا ئەنێرژی ئینسان ماسڵکەکان بۆیە کە تاقەی بۆیان دروست بێ ئەڕۆن لە هۆرمۆنێکی ژێری پێسەپێڵن ئاپێ یەکسەر ڕایەکێشە کەواتە یەکەم ئەنێرژی یەکەم تاقا بۆ ماسڵکەکان ئاپەیە لە کاتی ئێمە ئیشی ترێدمیل دەکەین دوای بڕێن بۆ یاری ئاسن تاقە بۆمان نامینێت کە دوای دەستی پێکەین بە کۆرسەکەمان کەواتە باشترە یەکەم جار بە حەرەکەکانێکی بۆ وەکو قایش بەکارئێت ماسڵکەکەی خۆمان گەنکەیمەوە دوای ئەوە کە یاریمان دەستمان پێکرد لە ئاخر سێت بڕێن بۆ ترێدمیل ئەو کاتە کەلەریکی زۆرتر ئەسووتێنن و هەروە زۆرتر دابەزن ماسڵکەکانیشانیش زۆرتر گەشاکات. باشترین دەستپێکی بەیانیان وەرزش بوو لە دوای وەرزشیش چۆن گرنگی بە تەندروستیمان بدەین چۆن ڕێماکی تەندروستیمان هەیە بۆ ئەو کەسانەی کە لە شترگەری جوانکاریان کردووە تایبەتی شترگەری جوانکاری لوت لە دوای ئەنجامدانی نەشتەرگەریەکە هەندێک ڕێنمایی تایبەت هەیە پسپۆرێکی تایبەت لەو بارەیەوە قسەی بۆ کردوین. بۆ نەخۆشانەی کە ئەمەلیاتی لوتەکەن دوای ئەوە کاتی قاڵب لابردنەکە طبعاً ئەم قسانەی کایکەم لە دکتۆرێک بۆ دکتۆرێکی تر جیاوازە بەڵام هەر دکتۆری ئوسلوبی خۆی هەیە بەڵام ئەوەی کە عادەتەن ئێمە لەسەری ئەڕۆین بۆ جۆرەیە کە دوای ئەمەلیاتەکە دوو پڵی تاخینە لوتەکەوانێ بە پێش جۆری ئەمەلیاتەکە کە زۆر کۆڵەکەی لوت خوار بێت ئەوە قاڵبێکیش لە ناوەدا ئەنەی ئەوە شتێکی ترە بەس بۆ ئامی نەخۆش دوو پڵی تاخینە بڵێ کونەلوتەکانیوانێ و دوای دوو ڕۆژ لایەبین یعنی گەرەم ئەمەلیات بکات دوو بەیانی لایەبین ئەوە هەیە و لە ڕۆژی ئەمەلیاتەکەەوە ئێمە دوای هەفتەیەک کە قاڵبی لوتەکە لابین قاڵبی دەرەوەی لوت بەڵام دکتۆری وا هەیە حەزەکات تا ڕۆژ بمێنێتەوە هەیە حەزەکات دوو هەفتە بمێنێتەوە بەپێی دکتۆرەکە و پێی ئیشەی کە بۆی کردووە ئێمە کە دوای هەفتەیەک لایەبین دوای ئەوە لەزگە بەکارەهێنین بۆ نەخۆشەکە لەزگە عادەتەن مانی یەکەم ئەتوانێت شەو ڕۆژ بەکاری بێنێ 24 ساعت یا کاتانی کە بیە بچێتە دەرەوانێ ئەتوانێت لی کاتەوە مناسبەیەکی هەیە حەفلێکی هەیە ئەتیادیە لەمانی دوم وتوانێت بەس شەوان بەکاری بێنێت طبعاً بۆ ئامی نەخۆشە بەڵام لە نەخۆشێک بۆ نەخۆشی کەش جیاوازە هەیە ئاوساوی کەمە زوو شکڵ وەرەگری ئەتوانی زووتر بڵێ لەزگە بەکارمەهێنا یاخودەوانەی کە پێستیان زۆر ئەستورە و چەورە و مانە ئەتوانیت زیاتر بەکاری بهێنی یعنی نەتیجەیەکی درەنترێ دەسەکەی وەک لە لوتێکی ئاتیاتی جاگەرم ڕۆ باسی ئەو بکەین کە چۆن لەزگە بەکارێنین بۆ نەخۆشانەی کە بۆن لە دەرەوە ئەژین یاخود ناتوان سەردانی دکتۆرەکە بکەنەوانێ یەکەم جار بۆ نمونە 4 پەنجە بەدەستی کەسەکە لێ ئەکاتەوانێ نە زۆر لە خواری لوتەکە نە زۆر لە سەرۆی لوتەکە تقریبان لە ناوەڕاستە بۆ ئەم لاولای لوتەکە بەرەو سەرەوە باشە لێرە نەخۆشێکی لێگرین یعنی بۆ ئەم لاولای ڕوومەت نایهێنی بەرەو سەرەوەی لوتەکە بێ زۆر زەخت ناکەیت تا ئیشەکەمان لە ناوانەیە هیچ هینێکی لەسەر نەبێت زۆر وتمان زەختی لێ ناکەین و ئاتیادی دایانین واش نەبێت زۆر شل بێت دوای ئەوە هەمووی دوو پەنجە لێ ئەکەینەوانێ بەپێی دەستی کەسەکە یەک تۆس لەسەری لوتەکە بەجێ ئەهێڵین بەم جۆرە ئەتوانیت
هەر جارێ 2 پەنجەلێ کەیتەوانێ و تاسەرەوە بەکاری بهێنیت. اینجا ئەم لەزگەیە ئەگەر بێت و تەر بێت ئەتیادیە خۆی وشکە بێتەوانێ و ئەتیادی کە ئەگەر بەم شێوەیە لێتدا بێت ئەشتوانێت لەزگەکە لێ کاتەوانێ و بچێتە حەمام خۆی بشوە ئەو پیسەی ژێر لەزگەکە یا ئەو لەزگەی کە پێستەکە ئەگرێت هەمووی لێت بێتەوانێ. بابەتی جوانکاری وردە وردانی ناو باشووری کوردستان و لایرێمی کوردستانیش تەنانەت بڵێن لە عێراقیشدا و بۆتە بابەتێکی مۆدایانی و هەنگاو بە هەنگاو خەڵک زیاتر ڕوو لەو بابەتاکات. تەنها بابەتەکە لە ڕێگەزی میان نییە، بەڵکو ڕێگەزی نێریش باماشەوە. ئێستا هەندێک کەس هەیە پەنا بۆ جۆرە نەشتەرگەریانە دەبن، بۆ جوانکاری دەبن. تەنانەت لە ماوەی ڕابردووە سپۆرێکی تایبەتم لەگەڵا بوو لەسەر نەشتەرگەری جوانکاری. دەیگوت هەندێک کەس هەیە لە کوڕەکان بەرامبەریان هەڵدەخەڵەتێنن ئەو سپاکسانەی کە ئێستا دایانەوێت هەندێک کەس بۆ وەرزش دروستیکەن، ئەوان دێن بۆ لای ئێمە بە نەشتەرگەری دەیکن. گوتی هەنە ناو شادی سلێمانی نزیکەی 6 بۆ 7 حاڵەت لە لای ئێمە هەبوو هاتوون دروستیان کردو. بەڵام گوتی و بابەتە زۆر ناخێنێت، چکۆ سپاکسانە کە ئێمە دروستیەکەین تەنها بۆ ئەوەیە کە بە چەوری دروستیەکەین، ینی ماسوولکە نییە. لەبەرەوە گوتی ئەوە هێندە ناخایەنێت. چەند بڕگەیەکی دیکەشمان هەیە. هاوکارمان هونەر ڕەسوول ڕۆشتۆتە ناحیەی سەنگەسەر چاوپێکەوتنێکی لەگەڵ سەرۆکی شارەوانی ئەو ناحیە ئەنجام داوە لەسەر پرۆژەکانی ناحیەی سەنگەسەر. با بینەری ئەو چاوپێکەوتنەش بین. سڵاوتان لەبێ، سڵاو لە بینەرانی گەلی کوردستان. ئێمە ئێستا لە ناحیەی سەنگەسەرین لە سنووری قەزای پشدەر. بێگومان ناحیەی سەنگەسەر یەکێک لە کۆنترین ناحیەکانە لە سنووری پارێزگای سلێمانی. ناحیەی سەنگەسەر تایبەتمەندی زۆری هەیە، هەم بەهۆی مێژوویەکی زۆر کە هەیەی و بەو هۆیشی کە چەند جارێک بەعس هەوڵی خاپورکردن و یەکسانکردنەوەی سەرجەمی خانوەکانی ئەم ناحیەی داوە لەگەڵ زەویدا بوو پێی کە ناحیەی سەنگەسەر لە دامێنی چیای سەرکەشی قەندیلە و قەندیل هەمی شەلانەی شۆڕش و کوردایەتی بووە. من دەمەوێ گفتوگوی تایبەت لەگەڵ بەڕێز دلێر ئیسماعیل ئەنجام بدەم کە سەرۆک شارەوانی سەنگەسەرە، بزانین بەرنامەیان چیە بۆ داهاتوو بۆ ناحیە. مامۆستا دێرم کاتت باش ئەگەر بێ ئێرە سڵاوت لێ بێ پێم بڵێ جیاوازی ناحیەی سەنگەسەر لەگەڵ ناحیەکانی ترچی ڕەنگە بۆ هەر ناحیەیەک سەرۆکی شارەوانی هەر ناحیەک قسە بکە ناحیەکەی خۆی بە مستەحق بزانێ، بەڵام تۆ بۆ پێ دوایە سەنگەسەر پێویستە زیاتر خزمەت بکەیت. دەستان خۆش بێ، بەخێر بێن بۆ دیدارە تایبەتە. دیارە خۆت ئاماژەت پێدا سەنگەسەر یەکێکە لە ناحیە کۆنەکانی کوردستان، دەتوانین بڵێن کۆنتری ناحیە لە سەراسی کوردستان. یەکێکە لە شارە جوانەکان کە ینی ئەوەی کە سروشت جوانیە لەم شارەدا هەیە. سەرجەمی ئەو جوانیانی سروش لەم ناحیەدا بەدی دەکرێت. سەنگەسەر دیارە کۆمەڵە گوندی زۆری بە دەوروبەرەوەیە، هاوسەیە لەگەڵ چیای سەرکەشی قەندیل کە هەمیشە قەندیل لانکەی شۆڕش و کوردایەتی بووە بە درێژایی تاریخی کورد. شارەوانی سەنگەسەر یەکێکە لەو شارەوانیانی کە لە سنووری بڕێبەراتی شارەوانیەکانی ڕاپەڕیندایە. ئێمە لە زمنی کار و چالاکیەکانماندا لە سنووری نەخشەی بنەڕەتی خۆماندا کار دەکەین و سەرجەم ئەو پرۆژە خزمەت گوزاریانی کە لە ئەم سنوورەدا هەیە بێگومان لە سنووری شارەوانی ئێمەدا کارەکانی خۆی جێبەجێ کراوە. بەشێک لە پرۆژەکانمان داوا کردووە کە لە داهاتوودا جێبەجێیان بکەین بۆ سنووری ئەم ناحیەیە کە کۆمەڵێک پرۆژەی خزمەت گوزاری و سەوزکردن لە خۆی دەبینێتەوە. چاوەڕێی وەڵامی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانین کە داواکاریەکانمان بەدەست بگاتەوە. هیوادارین کە لە داهاتوودا لایانی بەرپرسکە لە سەرۆکی حکومەت و بەڕێزێگری سەرۆکی حکومەت ئاوری جددی لەم شارۆچکەیە بدەنەوە کە یەکێکە لە شارە جوانەکانی، یەکێکە لەو شارانی کە وەک پێویستیش بەداخەوە خزمەتی نەکراوە لەبەرەوەی کە زۆرترین قوربانیشی داوە لەم سنوورە خەڵکی ئەم دەڤەرە. هیوادارین لە داهاتوودا ئاوری جددی زیاتر لەم شارە بدرێتەوە. بڕیارەکەی کاقۆبات بۆ تاپۆکردنی و خانوانی کە بێتاپۆن
ناحی سەنگەسەری گرتوتەوە بەڵێ بێگومان ئەم قەراری 544 کە قەراری کاقوبادی پێدەڵێن یەکێک بوو لە بڕیارانی کە زۆر سوود بەخش بوو بۆ خەڵکی هاوڵاتی و ئەم ناحێش بەدەر نەبوو لەم بڕیارە بەڵام بەهۆی ئەوەی کە کۆمەڵە کێشەی هوەری هەبوو کێشەکان تا ئێستا لە قۆناغی کۆتایی چارەسەرکردندان تەسەوەر دەکەم فریای بەشێکیان کەوین کە لی سوودمە ببین ئێستا هیچ سوودمەند نییەوە داهاتێکتان بە شێوەیەکی بەرچاو نەبوو داهاتی کەمان هەیە بەدەرلەوە لەسەر بودجێ بەڕێبەرایەتی وەزارەت پرۆژەکانمان بەڕێوە دەبین باشە مامۆستا دەر ئێستا ئێوە چاوەڕێی بودجێ چی دەکەن یعنی بودجێ ئەوەی لە شارەوانیەکاندا بین بکرێ یان لە وەزارەت یان لە شو تەبەن بودجەی بەڕێبەراتی شارەوانەکان شتێکی مەحدودە بەو شێوەیە نییە کە لە ئاسدا خوازیەکانی خەڵکی ئەم سنوورە بێ چاوەڕێی وەزارەتی شارەوانی وەزارەتی دارایی دەکەین کە هەندێک دەرخستەمان کردووە بۆ هەندێک خزمەتگوزاری سەرەتایی وەکو سەوزکردن و سیانەی باخچەکان و سیانەی هەندێک لە شەقامەکان و هەندێک پرۆژەی خزمەتگوزاریکە وەکو ئاو ئاوەڕۆ بۆ هەندێک گەڕەکە تا ئێستا بۆیان نەکراوە چاوەڕێ دەکەین وەڵام مامدەنەوە کە وەڵام درا بە تاکید بۆیان جێبەجێ دەکەین بۆ مەسەری سەوزایی باست کرد کۆمەڵک شتمان بەدەستەوەیە پێتان وانێ دەبێت زۆر زیاتر گرنگی پێ بدرێت بە تاکید سەوزایی یەکێکە لەو کارانی کە شارەوانی دەبێت بە ئەرکی سەرەکی خۆی بزانێ و سەوزکردن یەکێکە لەو ئیشانەی کە لە بەرنامە ئێمەدا هەیە لە شارەوانی سەنگەسەر کۆمەڵک پارکی سەوزکراومان هەیە کە هەمویان پارکی جوانن کۆمەڵک پارکی کەشمان لە بەرنامەدا هەیە کە لە داهاتوودا بەرنامەمان وای ئینشاڵڵا هەمویان سەوز بکەین باشە مامۆستا دێر بۆ مەسەری ڕێگاوبان ینی بەتایبەت ئەو ڕگای کە سەنگەسەر لە ڕانیەوە بەرەو قەڵات زیانی هاتوویشی زۆری لەسرە بۆم ڕێگاوبانەوانە بۆ هەمویان چاوەڕێی بودجێن و بودجێ زۆریان دەوێت ئەوانە دەرخستەیەک ئامادەی لایەوە بڵێ پرۆژەکانی ڕێگاوبان پەیوەندیان بە ڕێگاوبانەوە هەیە ئەو دووسایدەی کە شەقامی دەربەند ژاراوی پێدەگوترێ قۆناغی یەکەمی جێبەجێ کراوە کە فراوانکردنی دەربەند بوو قۆناغی دووەمیشی ئەوەی کە تا ئێستا من ئاگدار بم لە ڕێگەی وەزارەتی ئاوەدانکردنەوە جەنابی وەزیر پێم وابێ بەڵێنێکی داوە کە لە سەنگەسەر دەربچێ ئەم دووسایدەی کە هەیە لە دەربەند ئەوە پرۆژەکانی ئاوەدانکردنەوەن تەنها لە ڕێگەی شارەوانیەوە تەسبیت و زیادڕەوەیەکانیان بۆ لا دەبرێت بۆ مەسەلی نیشتە جێبوون چیتان کردو پرۆژەیەک نیشتە جێبوون هەبوو پرۆژەیە گەیشتۆ بە چی و بۆ چێ دەبێ و ینی چێ سوودمەند دەبێت بەڵێ بەنسبەت پرۆژەکانی نیشتە جێبوونەوە دوو بەشی جیا لە شوقەی نیشتە جێبوون لە قۆناغی کۆتاییدا بەشیشان تەوا بوون بەشیشیان لە قۆناغی کۆتاییدان ئەوانە بەسەر خەڵکی کەم دەرامەت و هەژاری ئەم سنوورەدا دابش دەکرێت ئەوەی کە تا ئێستا من ئاگدارم تەنها لیژنەیەک لە بەرپرسانی ئەم ناوچەیە پێک هاتووە بە مەبەستی دابشکردنی بەسەر هاوڵاتیانی فەقیر و کەم دەرامەتی ئەم شارۆچکەیە شێوازی دابشکردنەکە یعنی ئەوەی کە هەیە هەمووی دابشکراوە مەبەستەوە بوویان هێشتا ماوە بەش نەخێر ئێستا هیچی دابش نەکراوە بەشێکیان تەواو بوون بەشێکیان لە قۆناغی کۆتایی کارکردندان کە تەواو ببن ئەوانش بە تاکید دابش دەکرێن و بەنسبەت ئیفرازی تازەوە دیارە لە سنووری نەخشەی بنەڕەتی ئێمە هەتا ئێستا ئیفرازی تازەمان نییە وەکو زەوی ئامادەکراومان نییە کە بیدەین بە هاوڵاتی لە داهاتوودا کە بەرنامەمان وایە کە لە زمنی فراوانکردنی سنووری شارەوانیدا کۆمەڵێکی فرازی تازە و شایستە بکەین بۆ ئەو خەڵکانی کە تا ئێستا سوودمەند نەبوون و لە ڕێگەی فەرمانی وەزاریەوە مەتوانی پێشکەشیان بکەین ڕەنگە خەڵکێک بپرسێ بە چ میکانیزمێک ئەم شوخانە دابشدەن هەتا ئێستا خاڵەکان دیاری نەکراون ئەوەی کە زانراوە تەنها بەسەر خەڵکی کرێچی و کەم دەرامەت و هەژاردایە ئەو لەوێت خەڵکی هەژار بەڵێ بە تاکید بە شێوەیەکی گشتی مامۆستا دێر زۆر جار هەیە بۆ پێی کە سەنگەسەر لە دامێنی چای خاندیلەوەک ئاماژەت پێدا مەترسی زۆری فڕۆکە هەیە ئەو مەترسی چۆنەوە وەکو سەرۆک شارەوانی سەنگەسەر قسەتان لەسەر بابەتە چیە و پێتان وانە پێویستان بابەتە دانی کەمی سنوورێکی بۆ دامدرێ ئایا خەڵک کەس بە ترس و لە ڕاوکەی زۆر دەکات بە تاکید خەڵکی ئەم سنوورە خەڵکی هەتا ناو سەنگەسەریش بەردەوام لە دڵە ڕاوکێدایە لە بەرامبەر ئەو فڕۆکانی کە بەردەوام بەسەر ئاسمانی ئەو سنوورەدا دەسوڕێنەوە کە هەمیشە چاوەڕێ ئەوەی دەکەن کە بۆردمان بکرێن زۆر جارێ فڕۆکان ئەوەندە نزمن هەتا لە ناو شارەکانیش مەترسی وەیە کە بۆردمان شارەکانیش بگرێتەوە خەڵکی ئەم منتیقەیە خەڵکی فەقیرە ئەوەی کە زیاتر لە گوندەکان دەژی بەشێکیشان ماڵێکیان لە شاردا هەیە کە زۆربیان لە سەنگەسەرن هەمیشە ترسی ئەوان هەیە کە بۆردمان بکرێن و داواکاریان ئەوەیە کە بەڕاستی لە ڕێگەی لایانی پەیوەندیدارەوە ڕێگە چارەیەک بۆ مۆزوعە دابدرێت
پرسیار ئەمە زۆر جار هەندێک پرۆژە لە بناری قەندیل دەکرێتە ئامانج ئەنی پرۆژێ ڕێگاومان ئەم پرۆژەی لە سنووری کاری ئێوەدایە یان زەختێک لەسەر ئێوە دروست ناکە یان هاتوچۆی ئەم خەڵکە ئەنی قەتع ناکە بە جۆرە لە جۆرەکان پردێک دەڕوخێت داڕوخان دروست دەبێت ئەمە نابێت دەگرفت بۆ خەڵکی سەنگەسەر بەتەکید ئەو هاوڵاتیانی کە لە قەندیلیش دادەنیشن لە گوندەکانی بناری قەندیلیشن هەمویان هاوڵاتی خۆمانن بەردەوام داواکاریان لە شارەوانیە لانی پەیوەندیدار شارەوانیە بێگومان لە ڕوخانی هەر پردێکدا لە تێکچوونی هەر جادەیەکدا هانا بۆ شارەوانی دێنن و داواکاریان لە ئێمەیە تەمەەن لە دەروەوەی نەخشەی بنەڕەتی ئێمەە بەڵام ئێمە بە پێی توانای خۆمان هاوکاریان دەکەین دواوتت چییە بۆ خەڵکی سەنگەسەر و دەتوێت بڵی چی دەکەن بۆدا وەڵام من هیوادارم لە داهاتوودا ئەو داواکاریانی کە ئێمە لە حکوومەتی هەرێم لە پلانی 4 ساڵانە داوامان کردووە هیوادارین کە بەشێکی زۆری داواکاریەکانمان بۆ جێبەجێ بکرێت کە هەمویان لە ئاز داخوازی خەڵکی ئەم سنوورەیە کە خەڵکی ئەم سنوورە خەڵکی ئەم شارە بەڕاستی خەڵکی تێکۆشەرە خەڵکی باشە خەڵکی ماندوونە ناسن کە لە بەدرێژایی مێژووی ئەم وڵاتە قوربانیان داوە دەست خۆش بێت بەڕێز کاک دلێر ئیسماعیل سەرۆک شارەوانی سەنگەسەر سوپاس بۆ زانیاریەکان بەڵێ ئێمە تەواوی زانیاریەکان بوو لەسەر ناحی سەنگەسەر بۆ پرۆژە و پلانی داهاتووی سەرۆکایەتی شارەوانی سەنگەسەر بۆ ئەم ناحەیە کە یەکێک لە کۆنترین ناحیەکانی سنووری پارێزگای سلێمانی و لە سنووری ئیداری ڕاپەڕێندایە و دەگەڕێمەوە لای ئێوە زۆر سپاس بۆ هاوکارمان منە ڕەسوول و بۆ میوانەکەشت بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو پرۆژانەی ناحەی سەنگەسەر و بە شێوەیەکی گشتی ناوچەکەش بە تایبەتی ئەوەی کە هەندێک بابەتت باس کرد کە گرنگێکی زۆری هەبوو ئەو گوندەکانی سنووری بناری قەندیل و قەندیل ئەوانە چاوەڕوانی خزمەتگوزاری و پرۆژەی زیاتر دەکەن هەرچەندە ئەم گوتیوتی لە سنووری نەخشەی بنەڕەتی ئێمەیان نیە و سنووری پرۆژەکانی ئێمە نییە بەڵام گرفتی زۆریان هەیە بە تایبەتی لە بردومانە بەردەوامەکان چەندین گرفتیان بۆ دروست بووە چاوەڕوانی ئەوەکەن کە پرۆژە و هاوکاری زیاتر بکرێن دوو تەوەرەکەی ئەمڕۆمان دوو تەوەری سەرەکی دەبێت لە تەوەری یەکەمیان گفتوگۆیەکی تایبەت لەسەر بابەتی پەروەردەیی دەکەین پەروەردە و گەشەپێدان و لە دوای شکست چۆن بڕوامە بە خۆمان هەبێت چۆن هەنگاوی نوێ هەڵبێنین و لە تەوەری دووهەمێکی بەرنامەکەشماندا قسە لەسەر دیزاین دەکەین دیزاینە نوێەکان لە ناو هەرێمی کوردستان و لە جیهانیشدا چۆن بتوان ئەو ڕنگانە هەڵبژێرین ئێستا کە مۆدێلە بۆ ساڵی 2020 و ئەو مۆدانەی ئەو شێوازە جلوبەرگانی کە بیپۆشین باس لە جلوبەرگی کوردیش دەکەین دەچینە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان تا میوانەکان ئامادە دەبن بڕگەی سیڤمان هەیە کە پزیشکێکی دیاری ناو شاری سلێمانیە بابینەری ئەو بڕگەی سیڤێ بیمزانین پزیشکەکەمان کێیە دوای هەفتاهشتەوە کە هاتمەوە لە سلێمانی لە سەرۆکایەتی تەندروستی سلێمانی کارم کرد لە مەڵبەندی ددانی پیرەمێرد کارم کرد لە نەخۆشخانەی گشتی جامعەکە زانکۆ ئەوسا لە سنتەرێک هەبوو کەوا خوێندکاران و لەگەڵ مامۆستایانی زانکۆمان چارەسەرە کرد من لەو سنتەرە نەخۆشەکانم کە ئەبینی چەند ساڵێک لەوێ بووم دوای تەبعەن زانکۆش لێرە نەماچوو بۆ هەولێر بەڵام ئیتر من لە هەشتاوە لە عەلی ناجی کارم کردووە هەتاکو 2003 کە 2003 ماجستێرم هێنا اینجا چوومە سەر زانکۆی سلێمانی وەکو مامۆستایەک لەوێ کارم کرد لە 2003ەوە وەک مامۆستایەک هەم وەک یاریدە دەری ڕاگرێک لەوێ کارم کرد بەڵام لە ساڵی هەشتاوە من توانیم کلینیکی خۆم هینی تایبەتی خۆم بکەمەوە
ئەوڵجار لە شەقامی پیرەمێرد بووم تا 86 لە 86 هاتمە ئەم کلینیکەی ئێستا ئەم وێنەی تیاگرین لە 86ەوە بۆ 2009 نزیکەی 29 ساڵێکەکە لەم کلینیکە کارەکەم و ئەوەی جێی خۆشحاڵیە من یعنی ڕاستەکەی بە خۆشیەوە کارەکانم ئەنجامم چونکە ئێمە خۆمان لە خێزانێکی یعنی پەروەردە بووین کە هەموو هەر لە باوکمەوە لە بواری دانا کارمان کردو باوکم تەوان دانسازێکی بەناوبانگ بوو کە کاری کردووە لە سلەیمانی لە سیەکان و چلەکانە و کاک عەبدوڵاشم کە برا گەورەمان لە دوای 48ەوە کە باوکم وفاتی کردو کە هەم ساڵی لەدایکبوونی خۆشمە ئەو سەرپەرشتی کردوین و لە ساڵی 55 و ئەوانەوە وەکو دانسازێکی فەرمی کە دەورەی بینی بوو لە بەغا ئیشی دانسازیە کرد و هەموو ساڵێک مۆڵەتەکەی تازە کرد چکە بەیانیان فەرمانبەر بوو لە هۆجێتی لە ئیدارەی مەحەلی لە مدیر عقارات بوو تر یعنی وەکو بوتم یعنی عائلەیەکین کە هەموو خێزانێکین لە بواری دانا کارمان کردەوە هەر لەو ئەگەر بێت و باسی ئەوە بکەین هەم کوڕەکەشم هەم پزیشکی دانا قوتابی خۆم بوو و ئەو پاش 3 ساڵ توانی ماستەر بێنێ یعنی پسپۆڕی بێنێ بەڵام من پاش 30 ساڵ توانیم پسپۆڕی بێنم یعنی لە فترەیە کە ئەگەر سەیری بکەی شتێکی زۆر ئەنتیکەیە ینی بۆ باسکەم یعنی وەکو مەتەڵوایە هەم خوێندکار بوو دەرسم پێ و هەم ڕۆژێ لە ڕۆژان دانیشتین لەسەر یەک کورسی ئەو لەلایەک من لەلایەک من تاقیکردنەوەم ئەنجامەدا بۆ ماجستێرەکەم و تاقیکردنەوە ئەنجامەدا بۆ بەکەلۆریۆسەکەی لە ساڵی 1970 یەکەوە وەک ئەندامی سندیکای پزیشکانی ددانی عێراقی من چونکە لە وەختا یەکسەر ناومان دەوێت هین کردەوە تۆمار کردووە لە 1995 وەک ئەندامی سندیکای پزیشکارانی کوردستان کە لەگەڵ پزیشکە گشتیەکان ئەوساکە سندیکای ددانمان نەبوو لە ساڵی 2001 وەک ئەندامی دامەزرێنەری کۆمەڵەی هاندانی واسێنان لە جگەرە کێشان کە لە سلەیمانی بەکارهینمان کرد دامان مەزراند و لە ساڵی 2003 وەک ئەندامی دامەزرێنەری کۆمەڵەی خۆشنووسانی کوردستان سلەیمانی ڕۆڵی خۆمم هەبووە و لە 2003 ئەندامی ئەکادیمیانی کوردستان کە لە زانکۆ دوایەوەی کە ماستەرم هێناوە و لە ساڵی 2004 ئەندامی سندیکای پزیشکانی ددان کارم کردووە ئەو کۆنفرانسانەشی کە هاوکاری هاو بەش بوومتیایە لە 1970 بەشداریم کردو لە کۆنفرانس شەشەمین کۆنفرانسی پزیشکانی ددانی جیهانی کە پێڵەن FDI لە ئیسپانیا لە مەدرید و لە 2000 وەک شاندێک بۆ دابینکردنی کورسی و ئامێری ددان بۆ کۆڵێجی پزیشکی ددان نۆوە پزیشکی ددان بووین چوین بۆ یابان بۆ ئۆساکا بۆ سنتەرەی کە جیهازی ینی ئامێری بێڵمۆنتی ددانی لێ دروستەکەن و لێش طبعا لە ئۆساکەش هەم کۆمپانیای تۆیۆتای لێ سەرمان لەوێژە و لە 15 2007ەوە وەکو وتم پلەی زانستیم لە مامۆستاوە بووم بە مامۆستاری دەدەرەوە بووم بە مامۆستا و چەنەها توێژینەوەشم ئامادە کردووە لە ساڵی 2010 بەشداریم کردووە لە کۆنفرانسی پزیشکانی ددان لە دووبەی لە ئیمارات. بەڵێ تەوەرەکانی بەرنامەی ئەمڕۆمان و گوتمان چەند تەوەرێکی جیاوازمان دەبێت کە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان لەسەر چەند بڕگەیەکی جیاواز. تەوەری یەکەمی بەرنامەکەمان لەسەر پەروەردە و گەشەپێدان دەبێت. لە میوانێکی تایبەتمان هەیە لە هەڵەبجەوە مامۆستا فەیسەڵ ئیبراهیممان لەگەڵ دەبێت کە گفتوگۆ دەکات لەسەر لە دوای شکست چۆن بڕوامان بە خۆمان هەبێت.
ئەمە تەوەری یەکەمی بەرنمەکەمان دەبێت لە تەوەری دووەمی بەرنمەکەشماندا قسە لەسەر دیزاین دەکەین دیزاین چۆن ئامادە دەکرێت و چۆن ئەو ڕەنگ و بابەتانەی کە هەیە بۆ مۆدێلی ساڵی 2020 چی پێشکەش بکەین. پێما پشوێکی بچووک وەردەگرین بڕگەیەکی بچووک وەرەگرین و دواتر دەگەڕێنەوە دەچینە لای میوانەکانمان بۆ ئەوەی گفتوگۆ لەسەر بابەتەکانی تەوەرەکانی ئەمڕۆمان بکەین. باش ئەمڕۆ لە بەرنامەی بەرگەی گوڵ باسی گوڵی مەتاتەکەین. مەتات یەکێکە لەو گوڵانێکە کە لە مەناتقی ئیسیوایی ئەژید لە پێویستی بە پلەیەکی گەرمای معتەدل هەیە واتە مامناوەندی. ئەتوانین بڵێن حەزی لێ لە 19 تا 24 بەڵام تەحملی تا 12 ئەکا. ئەگەر لە شوێنی خۆیان گەشە بکات تا 3 مەتریش گەشە ئەکات و گەورە ئەبێ. بۆچی پێی ئەوترێ مەتات لەبەرەوەی کە نەوعەمادەیەکی سپی لێتە دەرێت لە قەدەکەی ئەمما دەستپێ وەکو داری مەتات وایە بازێدارێک دەریەکە ئەم مەتاتە بەڵام ئەم مادێژ نابێ مناڵی بخوات چونکە ئەمە مادێکی ژەهراوی هەروە فیکەسیشی پێڵن. مەتات چەند جۆرێکی هەیە سەوزی تۆخمان هەیە هەمانە عرەقی ڕەگی زەردیتیایە هەیە ڕەگی سوود لە گەڵاکەیەتی کامە هەموو شێوەکانیان زۆر جوانە و بە هەمان شێوە شەر بەخێوەکرێن. باشترین ڕێگا بۆ زیاکردنی گوڵی مەتات بە وەرگرتنی قەڵەمی لێ وەرەگری بۆ مدەی 13-14 ڕۆژ ئەخینە ئاوە ڕێک دەرەکاتەوە و سە لە نوێ ئێڕێنین و هەروەها هەمان ئەتوانین بە شێوەیەکی تر بە شێوەی هەوایی بڕوێنین واتە ئەتوانین گڵبێنین بخینە سەر قەدێکی و بیپێچینەوە تاوەکو لەو شوێنی کە تۆ زێبریناریەکەین بۆی ڕێک دەرکاتەوە دوایی لە دایکەکەیکەین و ئەبێ بە نەباتێکی تازە. هەروەها بە نیسبەت ئاوان و گەشەکردنی مەتات وا باشە هەتاوی مباشر لینەیە ینی ڕووناکی لی بات چونکە وەک ئەزانی هەموو نەباتە پێویستی بە ڕووناکیە پێویستی بە پلەی گەرمایە پێویستی بە ڕادیشەیە تۆ ئەتوانی ڕووناکی لی بات بەڵام شەر نییە تیشکی خۆر بەم باشری لێبە توانی لە شوێنە کادانی لە تاقی پەنجەرەیە کاتێنیت بۆ ئەوەی گەشە بکات و نمو بکە. بەنسبەت ئاودانەوە بە 2-3 ڕۆژ جارێت دەست بی لەگەڵەکە کە زانی و تەواو خەریکە وشکەبێت و اینجا ئایبە ینی ئاوانی زۆر باش نییە بۆ مەتات ئەبێتە هۆی گەڵاکانی لێبێتەوە و بکەوێت. تۆ کە تۆزی ئاوەکەم کردەوە سیرت کرد ئەم نەباتە دەستی کردەوە بە گەڵاکردن کەواتە ئەمە تەواو ئیتر گەشەی خۆیەکاتەوە و کێشەی نابێت. بەنسبەت دەرەجێ حرارەتەوە تا 12 تەحمل ئەکا بەڵام وا باشترە 20 بۆ 25 بێ مشکلەیەکی گەڵاکانی لەبەری کەپانە خۆڵ زۆر ئەگرێتە خۆی ئەمە ژوای لێکە کە هەناسەنیا و کە گەشە نەکە لەبەرەوە وا چاکترە کە زۆر جار ئاوەرشێنی بکەی بە هەر شتێک بێت و دوای گەڵاکانی پاکێتەوە ڕۆژانە بۆی تووشی ئەو حاڵەتە نەبێت. گفتوگۆ لەسەر تەوەری یەکەمی بەرنمەکەمان دەکەین کە لە بەشی یەکەم داباس لە بڕوابەخۆبوون لە دوای شکست دەکەین و بەشی دوهەمی هەر ئەم تەوەرەیە گفتوگۆ دەکەین لەسەر کۆنفرانسی پەروەردە و گەشە پێدان میوانەکەمان میوانێکی تایبەتە لە هەڵەبجە مامۆستافای ساڵی ئیبراهیم کە هەردوو بابەتەکەی لایە ینی خۆی توێژەری کۆمەڵایەتیە چۆن وا بکەیت کە خوێندکاران و خۆشی مامۆستایە خوێندکاران ئێستا کە تاقیکردنەوەکانی ئەنجامداوە لەوانەیە
ئەو بە دڵی خۆیان تاقیکردنەوەکانی وەڵامیان نابێتەوە هەست بکەن کەوەی کە نمرەیەکی کەم دەهێنن ئەماوە ماوەکی پشووە چۆن وا بکەن کە خۆیان ئامادە بکەن بۆ ئەوەی کە وەرزێکی دیکەی خوێندنیان ماوە ئەگەر ئەم وەرزش خراببوو بن بتوانن یا ئەو نمرەی کە ویستویانە بەدەستی نێنن بتوان لە وەرزی داتوە بەدەستی بێنن لا بەشی دووەمی تەوەرەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر کۆنفرانسێکە مەستا فەیساڵ ئەندامێکێکە لە ڕێکخراوەکانە بەتەمان لای ڕۆژی 1 ئەم ساڵ کۆنفرانسی پەروەردە و گەشەپێدان لە هەڵەبجە ساز بکەن ساین لەو کۆنفرانسا باسی چیەکەن و ئاماجی کۆنفرانسەکەیان چییە مامۆستا فەیساڵ ڕۆژ باش سەرەتا دەمەوێت گفتوگۆ بکەین لەسەر تەوری یەکەمی بەرنامەکەمان بڕوابەخۆبوون لە دوای شکست ئێستا خوێنکاران تاقیکردنەوەیان ئەنجامداوە لەوانەیە ئەو نمرەی کە خۆیان چاوەڕێیان دەکرد بەدەستی نەهێنن یاخود لەوانەیە لە هەندێک وانەیە بکەون چی بکەن بۆ ئەوەی ئەم ماوەی پشووە بێتە ماوەیەکی ریفرێشکردن بۆ خۆیان بتوانن بە باشی خۆیان ئامادە بکەن بۆ وەرزی دووهەم بۆی بتوان ئەو نمرەی کە دەیانەوێت یاخود هەر وانەیە کەوتون بتوان ئەو وانەیە ڕاست بکەنەوە. سڵاوتان لێ بێوان سەڕێبین سڵاو لە جەنابت و لە هاوڕێکانت و لە هەموو بینەرانی بەڕێزی گەلی کوردستان ئومێدەوارم دەستپێکی ڕۆژێکی هەم باش بێ هەم خۆش بێ بۆیان ڕاستی باسی ئەوەی کە ئێمە وەختێک شکست ئەفەن بگورن ئەگەر دەنگەکەی من تۆزەکەم بکرێ مەمنون نەبم باسی ئەوەی کە لە دوای شکستەوە ئێمە هەمیشە دۆخێکی تریەتە پێشەوە بۆمان لەگەڵ ئەو دۆخەیە چۆن مامەڵە بکەین باسێکی دوور و درێژ ڕاستیەکەی ئێمە ئەسڵەن ئەوەی کە ئەوەی کە ئینسانێک کە شکست قبولکە یا قبوڵی نەکا پەیوەندی بە کولتورێکەوە هەیە دوور و درێژە ینی ڕیشەی ئەو قبولکردن یا قبول نەکردنا بۆ مناڵی ئەگەڕێتەوە بەڵام ئێمە لەوە گەڕین لەو ڕیشەناسی مناڵە گەڕین چونکە ئێستا وەگەڵەی تەلەبەیە و لە بەردەستمانایە و گەورە بووە و ئێستا ڕەنگە شکستێکی هێنابێت کە ئیشەڵا شکست نایێنێ بەڵام فەرزمانەوەیە کە تەلەبە وەزعی دەرەجەکانی باش نییە وەزعی سەرکەوتنی لە خوێندنا باش نییە ئەی چی بکە بە بۆچوونی من شتێک کە زۆر گرنگە دایک و باوکەکان ئەمە فێری مناڵەکانیان بکەن کە مەرج نییە ئێمە هەمیشە سەرکەوتوو بین بەڵام ئەگەر شکستمان هێنا ئەو شکستە بێ بقۆزینەوە بۆ سەرکەوتن ینی ئەمە فێری مناڵەکانمان بکەین کە هەمیشە فرسەت هەیە لە بەردەستمانە ینی هیچ وەختێک ئێمە فرسەتی هەستانەوە فرسەتی دووبارە هێزدانەوە بەرخۆوە خۆ ئامادەکردن بۆ سەرکەوتن ئێمە ئەم فرساتانەمان قەت لە دەست نەیاوە ئێمە نمونەگەلی زۆرمان هەیە کە لە دوای شکستەوە زۆر ئاسان هەستاونەتەوە بەڵام ئەمە پێویستی بە شتێکە کە پێڵێن لێهاتووی یەکێک لە گرنگترین لێهاتوویەکان بۆ ئەم مەسەلە ئەوەیە کە ئینسان قبوڵی بێ کە شکست هێناوە یعنی مناڵەکانمان فێر کردبێ لە دۆخێکە کە شکستیان هێناوە دانی پیا بنێن و ئەمە هەنگاوی یەکەمی هەسانەوەیە دوای ئەوە ئێمە شتێکمان هەیە خود دەرمانی پێڵێن خود دەرمانی ئەوەیە کە وا لە ئینسان بکەین کە خۆی بتوانێت دەرمانی خۆی بکە مەسەلەن من بۆ خۆم جاری وایە لە تەلەبەکانە پرسم وەختێکی گرفتێکی هەیە پێڵێم باشە ئەگەر کەسێک ئەم گرفتە هەیە بێت بۆ لای تۆ ڕێگە چارە چیە بێ ئیتر تۆ بۆ خۆت یارمەتی تا ئەوە بدۆزێتەوە ڕێگە چارە بدۆزێتەوە هەر ئەوەی کە خوێندکارەکانی ئێمە مناڵەکانی ئێمە قبوڵیان کرد لە دۆخێکان کە لەو دۆخە شکستیان هێناوە ئەمە هەنگاوی یەکەمە بۆ ئەوەی لەم شکستە گەڕێن بتوانن هێز بنەوە بەرخۆیان و سەرکەوتن بەدەست بێنن ئیجا ئەوەی کە ئێمە ئەو فرسەتانی لە بەردەست مناڵەکانمانن لە بەردەم خوێندکارەکانمانن بەڕاستی ئێمە وەکو دایک و باوک وەکو مامۆستا فەرقی نییە لە هەردوو دۆخەکە ئێمە ئەبێ هاوکاری هەسانەوەی تەلەبەکانمان بین وەکو دایک و باوک ئەگەر بەردەوام خەریکی سەرکۆنەکردنی مناڵەکانمان بین بەردەوام پیشانیان بینەوە کە ها تۆ شکست دێناوە تۆ ئەوە نەبوویت کە سەرکەوتن بەدەستبێنی ئەمە سیقە بەخۆبوون و عقد بۆ مناڵەکانمان دروست دەکەین وایان لێ یەکەین کە هەمیشە خۆیان بە بێقابلیت بێتە پێشاو پێیان وابێ کە ئەوان ناتوان بەرحاڵ لە هەموو دۆخێکا سیقە بەخۆبوون لە دەستێن مهمە دایک و باوک وا مامەڵە لەگەڵ شکستی مناڵەکانیان بکەن حاڵیان کەن کە ئەمە فرسەتێکە بۆ هەستانەوە نەک بەردەوام سەرکۆنیان کەن بەردەوام دەنوکیان لەسەر سەری مناڵەکانیان بێ پێیان بڵێن کە ئێوە ئەوە نەبوون مەسەلەن فڵانی تۆ ئەوە نەبوویت کە دەرەجە بەدەست بێنیت مناڵی فڵانەکەس دەرەجەی باشتری هێناوە مناڵی فڵانەکەس هیچ سفرێتیانە تۆ 5 سفرەتایە ئەم بەراوردکردن و ئەم دەنوگ لێدانە عیزەتی نەفس سیقە بەخۆبوونی مناڵەکانی ئێمە لە دەستەیە بۆیە
لە دوای شکستەوە هەسانەوە بۆ ئەو مناڵانە سەختە. هەل لەسەر بابەتەکەی خۆت بابەتێکی زۆر جوانت وژان لەسەرەوەی قبولکردنی شکست زۆر کەس لە زانایان یان کەس ئەو بیرمەندە گەورەکانی ئەو کەسانەی کە بیستیسمانێکی گەورن یان کارێکی گەوریان ئەنجامداوە زۆر جا دەڵێن ئەوە نەبوو ئێمە تووشی شکست نەبین بەڵام ئەومان کردووە شکستەکانمان بێتە یەکەم هەنگاوی سەرکەوتنمان یاخود لە شکستەکانمانەوەی مەوانەیەک فێر بووین بۆ ئەوەی کە بتوانین هەنگاو بە هەنگاو خۆمان زیاتر دروست بکەین ئەمە چۆن ئەم بیرۆکێ ئەم فکرێ بگەێنرێتە بە تایبەتی دایک و باوکەکان کە فشارێکی زۆر لەسەر منداڵەکانیان نەکەن. جوانە ئێمە ئەزانی چۆرە ماوە سەرڕێبین باسەکە ئەوەیە لە دۆخی شکستە ئێمە ئەو فەرهەنگەمان کەمە لە ڕاستە ئەو کولتورەمان کەیە کە باوەڕمان بە شکست ینی باوەڕمان بە شکستی خۆمان هەیە بەڵام دانی پیانانین ئەم گرفتەمان هەیە ئەمە گرفتێکی کولتوری هەمانە بەر حەڵ لەناو کۆمەلگای کوردی ئەمە پەیوەندی بە دۆخی کۆمەڵایەتی و کولتوری ئێمە هۆیە ئەم عادەتەمان هەیە ڕاستیەکەی شکست دەرگ ئەەکەین بەس ئەیشارینەوە کەتمانیەکەین یاعترافی پێ ناکەین بەڵام وەختێک کە خۆمان بە تەنها بینەوە گفتوگۆل لەگەڵ خۆمان مەنۆلۆگەکەین لەباری شکستەکانمانەوە بەڵام وەختێک ئەچینە ناو دنیای کۆمەڵایەتیەوە باوەڕمان وانیەکە ینی وا خۆمان حاڵیەکەین وا لەوانی تر ئەگەین کە ئێمە شکستمان نەخواردووە ئەوە هۆکارێکی تر بووە گەنایەمەوە لاواز نین بەڵام باسەکەەوەی وەکو جەنابەت فەرموود ئەو خەڵکە گەورانە قەت نەیان شاردوێتەوە کە شکستیان هێناوە ئەو خەڵکە گەورەیە شکستیان قۆستووەتەوە کردویانەتە پلەی یەکەمی پێژەی سەرکەوتن ئێمە ئەبێ مناڵەکانمان حاڵیانی باسەکە باسی پەروەردەیە ئەوەی کە مناڵ نابێ وا حاڵیکەی کە لە ژیان یا تووشی شکست نابێت نەخێر مناڵ تووشی شکستە بێ بەڵام مهم ئەوەیە وەختێک شکستی هێنا ئیعتراف کاکە من شکستم هێناوە و خاڵی هێز خاڵی لاوازی من کامەیە و لە خۆپێداچوونەوەیە ئەبێ و خاڵانە دەرەکەم خاڵە بەهێزەکانم جەختیان لەسەرەکەمەوە خاڵە لاوازەکانم بە شوێن حەلیان ناگەڕێم بە شوێن بەهێزکردنیان ناگەڕێم بەڵام ئەوەی کە مهمە دایک و باوک وەک عەرزم کردن دایک و باوک ڕۆڵێکی سەرەکی هەیە لەم مەسەلەیە دایک و باوک ئاخۆ شکست خۆی بۆ خۆی جۆرێک لە ڕوخان بە شوێن خۆیان هێنێ بەڵام ئەگەر سەرکۆنە و ئەزیەتی دەرونی کەسانی تریژی بە شوێن نابێ شکستە دەرونیەکە و سەرکۆنە ئیجتیماعیەکە وەختێک لێ یەگەیەن ئیتر یەکجارەوە ئینسانە وێرانەکەن بۆیە لە ڕاستیە چەند مهمە مناڵەکانمان وشیارکەینەوە کە لە دوای شکست ینی مناڵەکانمان وشیار بن شکست هەنگاوێکە بۆ سەرکەوتن ئەوەنەش مهمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە دایک و باوکەکان مامۆساکان لە مەکتەب خزم و کەسوکارەکان بۆنە کۆمەڵایەتیەکان مناڵەکانمان حاڵیکەن کە شکست تەبیعیە بەڵام بە مەرجێک تەمەڵی بە دوایان نەیە ئەزانی من یەک گلەیم هەیە لە خۆمان لە تەلەبە لە دایک و باوک باسەکە ئەوەیە تەلەبەیەک وەختێک هەموو هەوڵێکی یاوە شکستی هێناوە فەرقی هەیە لەگەڵ تەلەبەیەکە کە هیچ هەوڵی نەیاوە شکستی هێناوە ئێمە ئەو تەلەبەیە کە هەموو توانای ئاخۆر شکست کەیە شکست ئەو کاتەیە کە ئێمە کۆمەڵێک اختیار کۆمەڵێک ئۆپشن کۆمەڵێک وەگەڵی تواناییمان هەبوو بێ ئەو تواناییمان نەخستۆتە گەڕ بۆیە شکستمان هێناوە بەڵام یەکێکی تر نە هەموو فرسەتەکانی خۆی قۆستووەتەوە هەموو توانایەکانی خۆی خستۆتە گەڕ شکستی هێناوە ینی ئەو ناوی ئەنێن شکست بە بۆچوونی منەمەی دووەمیان شکست نییە ئینسانێک کە هەموو توانایەکانی خۆی ئیسفادە لێکا بەڵام فەزای کۆمەڵایەتەکەی بە جۆرێک نییە بتوانێت بخوێنێ ئینسانێک کە هەموو فرسەتەکان ئەقۆزێتەوە بەڵام توانە ئابوووریەکەی بە شێوەیە کە ناتوانێت ئەوەی ناوی ئێمە ناوی لێنین سەرکەوتن ئەوە بەدەست بێنێ ئەوە بە بۆچوونی من شکست نییە بە بۆچوونی من شکست کاتێکە ئێمە کۆمەڵێک فرسەت لە بەردەستمان نابێ ئیسفادەمان لێ نەکرد بێ کۆمەڵێک اختیار کۆمەڵێک تواناییمان هەبوو بێ نەمان خست بێتە گەڕ ئینسان لەم حاڵەتەیە ئەگەر نمرەی کەمی هێنا ئەگەر لە وانەکانیان باش نەبوو ئەمە شکستە بەڕاست مامۆستا فەیسەڵ بۆی بتوانم کاتەکە دابش بکەم لەم بەشی یەکەمی تەوەرەکەی کە لەگەڵ بەڕێستان بۆی چمە سەر کۆنفرانسەکەشتان ئێستا چ خوێندکارەکان بێت چ دەوروبەری بێت لە مامۆستا و لە دایک و باوکان بێت زۆر باسی دایک و باوکانمان کرد حەزەکەم فۆکسێک لەسەر خوێندکارەکە بۆ خۆی و ناو خوێندنگاکەشی ینی زۆر جار هەیە کە دوایان پشووە دەگەڕێینەوە مامۆستا هەیە لەوانەیە بیات بە خوێندکارێک بڵێ تۆ هەر تەمەڵی تۆ هەر ئەوە بووی ینی کە نمرەکەی کەمی هێناوە تۆ هەر ئەوە ینی ئەمە جۆرێک لە داڕوخان نییە چ ڕێنماییەکت هەیە بۆ هەم خوێندکارەکە کە ئێستا هەفتەیە پشووی لە بەردەسای بۆی توان بچێتەوە بەخۆیان و بە تۆکمەی بگەڕێتەوە بۆ وەرزی دووەمی خوێندن و بۆ خوێندنگاکەش ئەگە بە کورتی بێ سپاس دەکەم بۆی بچینە سەر بەشی دووهەمی تەوەرەکەمان. بەڵێ بەسەر چاو من قسەم بۆ خوێندکار ئەمەیە
خوێندکار کەی بە بۆچوونی من ئەبێ هەستی گوناهی تیا دروست بێ هەستی ئەوەی کە وەک بڵێ شعور بە زەمبی تیا دروست بێ کاتێک کە ئەو توانایی هەبێ و ئەو توانایی نەخستی بێتەگەڕ هەر خوێندکارێک وەختێک وەگەڵی هەستی شکستەکە هەستەکە بەڕاستی ئیشێک کە ئەبوو بیکان نەیکردووە و ئیشێک کە نەئەبوو بیکا کردوویەتی لەم دۆخەیە ڕاستیەکەی تەلەبە تووشی ئەوە ئەبێت ینی وەقفەیەکەکە ئەوەسێ لە بەرامبەر هەڵوێستەکانی خۆیەوە وەسێ بە بۆچوونی من هەمیشە بە خوێندکارەکانی خۆش ماواڵێم ئێوە هەرچی توانایەکانتان هەیە بیان خەنە گەڕ هەرچی ئەوەی کە ئەیتوانن ئەو اختیارانەی کە لە بەردەسانەیە ئێوە بیان خەنە گەڕ ئیتر دەرەجە ئێنن دەرەجە نایێنن ئەکەون ناکەون بۆ من مهم نییە بۆ من مهمە تۆ تواناییەکت هەبێ ئەو توانایە بخەیتە گەڕ ئێمە بەڕاستی بەشێکی زۆر لە تەلەبەکانمان ئەو توانایانی کە هەیەە یا ئەو اختیاری کە لە بەردەمیانە ئیسفادیان لێ ناکەن بە بۆچوونی من ئەگەر تەلەبەیەکمان هەیە لە هەر شوێنێکی کوردستان دەرەجەکانی باش نین نمرەکانی باش نین ئەبێ بە توانایەکانی خۆیان بچێتەوە بە فرسەتەکانی خۆیان بچێتەوە هیچ وەختێک درەنگ نییە لە ڕاستیا بۆ ئیشکردن ئێمە وەرزێکمان ڕۆشت و وەرزێکمان ماوە بەڵام ئەو وەرزەی کە ماومانە ئەبێ خوێندکارێک کە توانایەکانی خۆی نەخستۆتە گەڕ کە اختیارەکان کە لە بەردەسیایەتی نەیخستۆتە گەڕ بەڕاستی ئەبێ ئامانە ئیسفادە لێ بکا بۆ ئەوەی هەسێتەوە ئەگەنا ئێمە پێمان وابێ ئێمە قەت شکست نایەنی نەخێوان نییە پێمان وابێ دوای شکست هەستانەوە نییە نەخێر ئەوی جوانیە هەمیشە فرسەتی تازە لە بەردەم ئینسانایە هەمیشە هەر کەوتنێک هەستانەوەی لە پشتەوەیە هەمیشە اختیاری تازە و فرسەتی تازە بۆ ئینسان دروزە بن و ئینسان توانایەکانی خۆی بخاتە گەڕ دوایی هیچ گلەیەکیش لە خۆی نەکاوە من لە ڕاستیا تەلەبەیەک توانایەکانی خۆی خستبێتە گەڕ و هیچ کەم تەرخەمیەکی نەکردبێ من حەق بە هیچ کەس نایم گلەی لێ بکە ئەگەر نمرەشی نەیە نابێ بەڵام تەلەبەیەک ئەبێ حەق بەخۆی بە ئەوانی تر گلەی لێ بکەن و خۆی پێش هەر کەسێک خۆی گلەی خۆی بکە کاتێک کە توانایەکانی خۆی نەخستۆتە گەڕ کاتێک کە تەمەڵی کردووە کاتێک کە لە جیاتی ئەوەی کتێبەکەی بگرێ بەدەستەوە مۆبایلی گرتۆ بەدەستیەوە کاتێک لە جیاتی ئەوەی شەو چەند سەعاتێک خەریکی سایکردن بێ سەیری یاری و ئەڵقە فیلم و نازاندانیشتووە لە بۆنە ئیجتیماعیەکانە لەگەڵ نەنکی و لەگەڵ باوای و لەگەڵ پوری مام و ئەمانە قسەی کردووە لەگەڵ هاوڕێیا شەو ڕۆشتە دەرەوە ئەمانە هەموو ئەبێ بوەسێنێ ڕاستیەکەی چونکە ئەمانە گلەی ینی ئەبێ گلەی لە خۆیان دروستکە پێی وابێ کە ئەمانە خراپ بوون من کردو من و ئەبێ ئەم شتانە قەتعەکەم بۆ ئەوەی هەستمەوە یعنی ێزانی چی هەستانەوەش ئەوە نییە لە خۆ ڕووبە تەلەبە ئەبێ پێی وابێ کە ڕێگا چارە و میکانیزمی خۆی هەیە و ئەو ڕێچارە و میکانیزمانە بگرێتە بەر اینجا ئەتوانێ هەسێتەوە ڕاستیەکەی نابێت خەیاڵ پڵاوی ینی شتی ناواقعی بخەین بەردەم تەلەبەکانمان ئەبێ بەڕاستی ئیمانیان بەوە هەبێ کە توانان و توانایەکانی خۆیان نەخەنە گەڕ هیچ گلەیەک لەسەر خۆیان نێڵن باشە مامۆستا دەمەوێت پێم خۆشە بچمە سەر بەشی دووهەمی ئەم تەوەرەیەمان وەکو توێژەرێکی کۆمەڵاتی ئەوەندە گفتوگۆمان کرد لەسەر ئەو بابەتە لە بەشی دووهەمە هەندێک زانیاری دەمێت بەشم بەبینەران دواتر پرسیارت لێکم لەسەر بابەتەکە نوێنەرایەتی هەڵەبجەی ڕێکخراوی هەژان بۆ فکر و معنەویەت کۆنفرانسی زانستی پەروەردە و گەشەکردن بە بەشداری لێکۆڵەرانی ناوخۆ و دەرەوە عێراق ساز دەکات بابەتەکە زیاتر تەرخانکردنی بەشێکی زۆری سامانی نیشتیمانیە بۆ لایەنی پەروەردە مامۆستا حەزەکەم خۆت نوێرەی ڕێکخراوی هەژانی لە پارێزگای هەڵەبجە شەهید ئەو بڕیاریشە لە هەڵەبجە ئەو کۆنفرانسە ساز بکەن جارە حەزەکەم زانم ئامانجی سازکردنی ئەم کۆنفرانسە چییە دەتانوێت لەو کۆنفرانسە چی بگەێن لە لایەنی پەیوەندیدار و چ لایەنێک چی بۆ پەروەردە و گەشەکردن زیاد بکەن بەڵێ سپاس بۆ گرنگی دانەکەتانە بە کۆنفرانسەکە ڕاستیەکەی ئێمە وەک جەنابەت فەرمووت کۆنفرانسی پەروەردە و گەشەکردن کۆنفرانسێکە ڕێکخراوی هەژان نوێنەرایەتی هەڵەبجە لە شاری هەڵەبجە لە یەکی سێیا قەرارە سازی بکات کۆنفرانسەکە وەک خۆت ئاماژەت پێدا بە بەشداری لێکۆڵەرانی ناوخۆ دەرەوە ئەنجامەدرێت لەم کۆنفرانسەیە کۆمەڵێک توێژینەوەی زانستی ئەنجامەدرێن کە توێژینەوە زانستیەکە هەمووی دوو متەغەیری ئەساسی تایە دوو گۆڕاوی سەرەکی تایە گۆڕاوی یەکەمیان بریتیە لە گەشە سەندن گۆڕاوی دووەمیان بریتیە لە پەروەردە یعنی ئێمە لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوە ئەمانەوێت ئەو توێژەرانەی کە بەشداری ئەەکەن هەموویان لەو بارەوەیە توێژنەوە بکەن کە پەروەردە ئەتوانێت چی بۆ گەشەکردن بکە
ئەو وڵاتانەی دنیا کە گەشەیان کردووە کە دەستیان بە گەشە سەندن گەیشتووە ئەو وڵاتانە چۆن پەروەردە هاوکاریان بوون تا بەو دۆخە گەیشتوون و ئایا ئێمە وەختێک لە ناو وڵاتە گەشە نەسەندووەکان حسابین پەروەردە چ ڕۆڵێکی هەیە لەوەی کە ئێمە گەشەمان نەکردووە ئیجا ئێمە بانگەشەمان بۆ کردووە ماوەیەکە بانگەشەمان بۆ کردو تا یەکی دووش فرسەت هەیە ئەو توێژەرانی کە پێیان خۆشە بەشداری بکەن لەو کۆنفرانسەیە هەر کەسێگەن بەمەجێک توێژنەوەی زانستی بکەن و تا یەکی دوو پرۆپۆزڵەکانیان بنێرن بۆ کۆنفرانس لیژنەی زانستی پێداچوونەوە بە پرۆپۆزڵەکان ناکا و جوابیانەیاتەوە کە چه پرۆپۆزڵێک کوالیتی ئەوەی هەیە لە کۆنفرانسەکە بەشداری بکە کۆنفرانسەکە وەکو عرضم کردی گرنگی بەوەیە پەروەردە و گەشە سەندن چ پەیوەندیەکان بەیەکەوە هەیە ئایا پەیوەندی نێوان ئەم دوو گۆڕاوە پەیوەندیەکی مانادارە یاخود مانادار نییە و ئەو کەسانەی کە ئەمانەوێ بەشداری بکەن لەو کۆنفرانسا وەکو ئامادە بوو ئێمە ڕاستیەکەی زۆرتر لەم کۆنفرانسەیە بە پێچەوانی کۆنفرانسەکانی ترەوە زۆرتر زوومان لەسەر سیاست گوزارانی پەروەردەیە ئەوانەی کە دەستیان لە داڕشتنی بەرنامەی پەروەردەی ئەم وڵاتەیە هەیە ئەمانەوێ کۆمەڵێک وەکو وەزیفەی ئەخلاقی خۆمان چونکە پێمان وایە هەر کەسێک وەزیفەی ئەخلاقی خۆی هەیە هاوڵاتی بۆ خۆی وەزیفەی ئەخلاقی خۆی هەیە حکوومەت وەزیفەی ئەخلاقی خۆی هەیە لەم نێوەندەشان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی وەزیفەی ئەخلاقی و پیشەیی خۆیان هەیە ئێمە وەکو مەسئول لەم مەسئلەیە پێمان وابووە ئەم پرسە پرسێکی گرنگە و ئەبێ ئێمە ئەگەر کەس پێی هەڵناسێ لەم بارەیەوە توێژنەوە بکە کۆنفرانس ساز بدا بۆنەی گرنگ بۆ سیاست گوزارانی پەروەردەی ساز بکە ئێمە پێمان وایە کە ئەو مەسئولیەتەمان لە ئەستۆیە و ئەبێ ئەو ئیشە ئەنجام بین ئەو کەسەی کە پێمان خۆشە لەو کۆنفرانسەیە بەشدار بێت و دعوەتنامەی فەرمیژە نێرین ئەو کەسانن کە سیاست گوزاری پەروەردەی یەکەن یعنی دەستیان هەیە لە داڕشتنی بەرنامەی پەروەردە لەم کۆنفرانسا ئێمە بە شوێن ئەوەوەی نوسخەیەکی کوردی لە پەروەردە بینە دەرەوە یعنی ئێمە بە شوێن کۆپیکردنی نوسخەی هاوردەی پەروەردەی وڵاتانی ترەوە نەبین کورد ئەو پۆتانسیەڵی هەیە ئەو توانایی هەیە کە بتوانێت سەیری سێشتی کۆمەلگای خۆی بکە سەیری نیازەکانی کۆمەلگای خۆی بکە سەیری پێویستیەکانی کۆمەلگای خۆی بکە سەیری بەهاکانی کۆمەلگای خۆی بکە وەختێک سەیری ئەم سێشتەی کرد ئەتوانێت بە توێژنەوەی زانستی دقیق بێلایەن بە ئەخلاقی علمیەوە دەستنیشانی کاکە ئێمە بۆ بەهاکانمان بۆ خواستەکانمان بۆ نیازەکانمان ئەتوانین تیۆریایەکی وەگەڵی بە ڕۆحی کوردیەوە لەبارەی پەروەردەوە بینە دەرەوە بزانین نیازەکانی کۆمەلگای کوردی چین ئێمە جوابی ئەوانە بینەوە مەسەلەن من زۆر شتێکی سادت عەرز کەم بۆ نمونە یەکێک لە نیازەکانی کۆمەلگای کوردی بریتیە لە گفتوگۆکردن ئێمە کێشەی ئەوەمان هەیە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی گفتوگۆ ناکەین زۆرتر شەرحانەکەین باسی ئەوەت کرد وەختێک لە ناو کۆمەلگای کوردیا بەڵێ لێکۆڵەران لە دەرەوە بانگێژ دەکەن خۆشت گوتت ئاماژت پێیا کە ناتانەوێت ئێوە نوسخەیەکی بۆ نۆ پەروەردەی وڵاتێک بهێنن لەناو هەرێمی کوردستانە پێڕەوی بکەن یا سیستمێک بێ کە بێن ئەو سیستەمە دووبارەی بکەن و لاوی کوردستان لەوانەیە بارودۆخەکان زۆر جیاواز بن ئەمە هەنگاوێکی گرنگە بێت چونکە زۆر جا قسە لەسەرەوە دەکرێت کە یانەوە سیستەمی نازام سویدی کوێ ئەمانە بێنن بەڵام لە هەمان کاتیشدا پێویستیمان بە هەندێک پسپۆر هەیە بێن سەیری بواری پەروەردەی خۆمان بکەن ئەوان بەپێی پسپۆری توانایی خۆیان بێن ینی هەندێک پێشنیار بێ یاخۆ هەندێک ڕاوێژ بێت بەلایەنە پەیوەندیدارەکان بکەن ئێوە هەوڵتان داوە پسپۆرانی وڵاتانی دەرەوە لەم کۆنفرانسەتان بەشدار بن بە شێوەی پێشنیار بیان بە شێوەی ڕاوێژیش بێت بەڵێ ئێمە خەڵکی زۆر جدیمان دعوت کردووە ئەسەن بە تەماین میوانی زۆر تایبەت کە لەم بوارە ئیشی کردووە گفتوگۆمان کردووە لەگەڵیانەوە بڕێکیان ئامادەیان هەیە ئێمە خەڵکی زۆر جددی کە شارەزای کۆمەلگای کوردیە و تحقیقی لە کۆمەلگای کوردی کردووە بە تەماین ئەو کەسانە بێنین چونکە ڕاستیەکەی زین کۆمەلگای کوردی زۆری فەرق نییە لە کۆمەلگای چواردەور هەنێک جیاوازیمان هەیە وەکو چۆن لە نێوان شارەکانی جیاوازی هەیە لە ناو شارەکانی کوردستانە لە نێوان کۆمەلگای کوردی و کۆمەلگاکانی چواردەورمانە جیاوازی هەیە بەڵام ڕاستیەکەی ستراکچەری کۆمەلگاکان یەک ستراکچەرە ینی ئەم کۆمەلگا گەشە سندوانە بنەماکانیان یەک شتە بۆیە گەشەیان نەکردووە بۆیە ئەو توێژەرانە ئێمە ئەتوانین بڵین شارەزای تا ڕادەیەکی زۆر بڕێکیان هەر کوردن لە دەرەوە بڕێکیان خەڵکی ترن ئێمە دەست پێشخەریمان کردووە کە خۆیان شارەزان ئێمە شتمان خوێندونەتەوە و تحقیقاتەکانمان بینیون ئەزانین کە ئەمانە بە ڕۆحی کۆمەلگای کوردی زۆرە خۆن
بۆیە ڕاستیەکەی ئەوانە پێمان خۆشە بێن لەبارەی ڕۆژی پەروەردەی هەرێمی کوردستانەوە کە ئەگەر ڕێگر بووە لە بەردەم گەشەسەندا لە چیان ڕێگر بووە و نقطەی هێزی کامەیە کە بتوانێت لەوێەوە ئێمە بە گەشەسەندن بگەین. ئێمە پێمان خۆشە ئەو توێژەرانەوە توێژەرە ناوخۆیەکانی ژەمویان لەسەر ئەوە کارکەن تا وەک پێشتر ئارزم کردیوە خۆت ئاماژت پێدا ئێمە بتوانین نوسخەیەکی کوردی لە پەروەردە بینە دەرەوە، نوسخەیە کە بۆ مناڵی کوردیدا ڕێژرابێ، نوسخەیە کە ئەوانە ئێحتیمام بە فێربوونی زمان و دەرەجەهێنان و نازانم زیرەکی و ئەم شتانە نییە. نوسخەیەک ئێمە وەک عەرزم کردی کۆمەلگای کوردی پێویستی بە هاوسۆزی هەیە، احترامی یەکتر بگرین، ڕێزی یەکتر بگرین، گفتوگۆ لەگەڵ یەکترا بکەین. ئەمانن ئێمە ئاگەیەنن بە گەشەسەندن. گەشەسەندن من لە چاوپێکەوتنی تریش لەسەر ئەم کۆنفرانزە ئاماژەم پێیاوە کە ئێمە لە گەشەسەندنا مشکیلەی ئینسانی زیرەکمان نییە، کورد زیرەکی کەم نییە، مشکیلەی ئەوەمانەیە نیزامی کۆمەلگای کوردی نیزامێکە کۆچەربیرکارەکان تایە ڕێگەیان نابێتەوە، نیزامێکە ئێمە چەندەها خەڵکمان هەیە لەم کۆمەلگایە جێگەیان نابێتەوە لە وڵاتانی تر خزمەتەکەن. ئێمە ئەو ئینسانانە بێنینەوە احترامی بەهاکانی خۆمان توانایەکانی خۆمان بگرین و ئەمە کەم نییە ئێمە بتوانین بە گەشەسەندن بگەین. ئێمە نیازەکانی ئێمە چین، پێویستیەکانی کۆمەلگای کوردی چین، بەهاکانی چین تحقیق بکەین و بڵین لەم ڕێگەیەوە کۆمەلگای کوردی ئەتوانێت بە گەشەسەندن بگا. ئەمە بە کێ بڵین؟ ئێمە ئەمە بەو کەسانە ئەڵێن کە سیاسەتگوزاری پەروەردەییەکەن، یعنی بەرنامەی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان داڕێژن و ئەمە باسەکەم باسی ئێمە باسی سیاسی نییە لە ڕاستیەکە بە هیچ شێوەیەک، باسی ئێمە باسی پەروەردەی و باسی کولتوریە. ئێمە کار لەسەر ئەوە ئەکەین کە ئەم فەرهەنگە چی پێویستە، ئەم کولتورە چی پێویستە، ئێمە ئەبێت چی لە ناو کولتوری کوردیا بگۆڕین لە ڕێگەی پەروەردەوە بیگۆڕین. ئەزانی باسەکەوەی کاگڕێبین ئەسڵ لە گەشەسەندنە ئەوەیە کە ئەبێ کولتور بگۆڕێت هەموو شتێک توورژان ئەوە دەتانوێت نوسخەیەکی پەروەردەی کوردی دروست بکەن. ئەمە بابەتێکی زۆر گەورەیە. من دوو بەشە بێ پرسیارەکەم. بەشێکی ئەوەی کە بۆ نمونە ئێستا فنلەندا لە تۆپی ئیجوکیشن و پەروەردەیە لە سەرتاسەری جیهاندا، ئەوەیە کە جاران لەگەڵ ئەمریکا زۆر کێبڕکەیان بوو، چونکە داهاتن ینی هەرێکێکیان لەوانەیە بەشێکی وڵاتی هەر وڵاتێک سیستمی پەروەردەکەی باش بووە لیان وەرەگرت. دواتر فنلەندا گوتی من بۆ خۆم لە 2017ەوە سیستمێکی پەروەردەی بۆ خۆی دانا کە جیاوازە لە سەرجەم وڵاتانی جیهان بەوە توانی بگاتە تۆپ. ئێستا زۆر لە پێشی ئەمریکاشەوەیە. ئێمە کەسانی پەروەردەییمان ئەمە بەشێکیانی لەینەکە ئێوە ئەم نموزەجێتە و ئەم توانامان هەیە لە ناو کووردا خۆمان بتوانین ئەم سیستەمە گەورەیە دابڕێژین. ئەمە بەشێکی ئەبێ. بەشەکەی دووهەمیش ئایا کەسانی بەرپرسانی پەروەردە، وەزیری پەروەردە بێ، بەڕێوەبەرە گشتیەکان بێ، ڕاوێژکارەکان بێ لە وەزارەتی پەروەردە کەشتونەتەوە قەنەعەتی کە کۆپیەکی پەروەردەی کوردیمان هەبێ. ئێمە ناتوانین ئەوەی کە لە سوید هەیە لێرە جێبەجێ بکەین، چونکە لە زۆر بارودۆخی ئەمە زۆر جیاوازی. جوان پرسیارەکە زۆر جوانە هەردووکیان. با لە دووەمەوە دەست پێ بکەم بۆی بیرم نەچێتەوە. ئەزانی کاگرێبین باسەکە ئەوەیە تۆ وەزیفەی ئەخلاقی چی ئەنجامی بە، یعنی ئەگەر هەر کەس گلەی لە خۆی کرد تۆ گلەی لە خۆت مەکە. ئێمە لەسەر ئەو بنەمایە ئەم کۆنفرانسە ئەنجامین و کۆمەڵێک تحقیقی دقیق و علمیە خەینە ڕوو. ئێمە بانگهێشتی هەموو سیاست گوزارانی پەروەردەییەکەین، هەمویان داوەتەکەین. پێمان خۆشە زۆرتر ئەوان بەشدار بن لەو کۆنفرانسەیە لە هەر شارێک و لە هەر منتیقەیەکی کوردستان بن. ئێمە ساڵی پارە و کۆنفرانسمان لەسەر ئاین و کولتور بوو، هەر لە زاخەوە تا خانەقین و تا هەورامان خەڵکی نوخبە لەو بوارە تەشریفیان هێناوە بۆ کۆنفرانسە. ئەم ساڵیش پێمان خۆشە بە هەمان شێوە بێ، بەڵام ئەم ساڵ پێمان خۆشە سیاست گوزارە کولتوریەکان، سیاست گوزارە پەروەردەیەکان لەوێ ئامادە بن. ئایا ئەوان قەنەعەتیان بەوە هەیە کە ئێمە وەکو کورد ئەتوانین شتی وا بکەین یان نا، ئەوە کۆنفرانس ئەتوانین نیشانی باکە ئێمە ئەتوانین شتی وا بکەین یان نا. بەڵام بڕگەی یەکەمی پرسیارەکەت کە ئایا لە ناو کووردا ئەو تاقە و توانایە هەیە، من پرسیارێک لە کاگرێبین بکەم. ئەم هەموو خەڵکە خوێنەوارە وەختێک ئەڕواتە وڵاتەکانی تر خەڵکی داهێنەری لێ دەرئەچێت و ناوبانگی جیهانی پێیاکات و خەڵاتی جیهانی وەرەگرێت، ئەمانە خۆ هەر کوردن. ئەو زەمینەی کە لەوێ بۆیان سازەکرێت لێرەش بۆیان ساز بکرێت، ئەمانە ئەتوانن ئیش بکەن. و من دڵنیام یعنی ئەو ڕۆحیەتە لە ناو ئینسانی کووردا هەیە، بە هەر ئایدۆلۆژیایەکەوە بە هەر بیر و باوەڕێکەوە هەبێ، ئینسانی کورد ئەو ڕۆحیەتی تایە لە ناو خزمەتی خەڵکەکەی خۆی بکە، خزمەتی خاکەکەی خۆی بکە، بە مەرجێک زەمینەی بۆ فراهەم بێ.
ئێمە جەنابەت ئاماژەت بە فینلەندادا فینلەندا وەختێک سەیرەکەن کۆمەلگای فینلەندی چی پێویستە و ئەبێت چۆن بخوێنرێت نظامی فینلەندی دروستە بێ کە لە تەواوی نظامەکانی دنیا کۆمەڵێک خاڵی هەیە جیاوازن تەلەبەی فینلەندی وەکو تەلەبەی ئێمە ئەوەنە سەعات لە مەکتەب نامێنێتەوە کەمترین سەعات لە مەکتەب بمێنێتەوە تەلەبەی فینلەندی کەمترین شت باوەڕەکەی تەلەبەیەکی ینی 5 تەلەبەی فینلەندی بەقەت تەلەبەیەکی هەرێمی کوردستان شت فێر نابێت لە مەکتەبە بەڵام بۆچی ئەوان داهێنانەکەن لەبەرەوەی ئەوان باش تێگەیشتون نیازەکان و خواستەکان و بەهاکانی کۆمەلگای فینلەندی چییە بە شوێن ئەوە ڕۆشتون ئێمە وەکو کورد کێشەی ئەوەمان نییە ڕاستیەکەی خەڵک ناتوانێت بخوێنێ خەڵک ناتوانێت خوێنەوار بێ بۆیە بەگەشە سندن ناگەین نا کێشەی ئەوەمان نییە من یەک شتی سادەت عەرزکەم ئێمە مەکتەبە ئەهلیەکان یعنی ڕۆڵێکی زۆر خراپە گێڕن لە کۆمەلگای کوردی ئازانی بۆ مەکتەبە کوردیەکان هی مەکتەبە ئەهلیەکان ناحکومیەکان خەریکن لە کۆمەلگای کوردیا فەزایەکیان ساز کردو لە ناو مەکتەبەکانە ئەو فەزایە دوورە لە فەزای کۆمەلگای کوردیەوە یعنی ئەو فەزایی کە لە ناو مەکتەبە ئەهلیەکانە هەیە هەمان فەزانیە کە لە ناو کۆمەلگای کوردیا هەیە بۆیە وەختێک دوایی ئەو تەلەبانە تەخەڕۆجەکەن کاتێک گەڕۆنەوە ناو کۆمەلگای کوردی ناتوانن تەعاملی لەگەڵا بکەن ناتوانن لەگەڵ فاکتەکانی کۆمەلگای کوردیا لەگەڵ واقعی کۆمەلگای کوردیا ناتوانن جوان مامەڵە بکەن بۆیە هەنێکیان گۆشەگیر دەرەچن دوای خوێندنیان هەنێکیان تااقەتی وڵاتیان نامێنێ لە وڵات ئەچنە دەرەوە ئەمە بۆ چونکە ئەم خوێندنە بۆ کۆمەلگای کوردی ئامادە نەکراوە لە کۆتایی بابەتەکە بۆ ئەوەی بگەێنین لەسەر پەروەردە بە تایبەتی ئێمە لەوانەیە لە سیستمی پەروەردەیە گرفتێکی گەورەمان هەبێت ئێستا من پشتیوانی ئەو قسەی تۆ من هە زۆر جار لەم بەرنامەیە زۆر خەڵکمان ینی بانگێش کردووە لە وڵاتی سوید بەڕێوبەری خوێندنگان ینی ئەوە نەبێ مامۆستایەکی سادە بن بەڕێوبەری خوێندنگانە ناو وڵاتی سوید خەڵکمان بان کردووە لێرە لە نەرویج ڕاوێژکاری بواری پەروەردەییە چۆن گەشە بە پەروەردە بدرێت لە وڵاتی نرویج هەمووشیان کوردن چەندی زاناشمان هەیە کەواتە ئەگەر هەموو زانە بەکار بخرێن دەرفەتیان بۆ بخرێنە ناو هەرێمی کوردستان لە وەزارەتی پەروەردە و بابەتە جیازەکان دەتوان ئەو بکەن بەس یەک خاڵ دەبێت کە فۆکسی لەسەر بکرێت بە تایبەتی لە کۆنفرانسەکە ئێوە زۆر لە کەسانی پەروەردەیی ئەو گلەیان هەیە ئێمە وەزارەتەکە خۆی ناوی پەروەردەیە بەڵام بەداخەوە هێستا هێندە فۆکس لەسەر بابەتی فێرکردن و فێربوون هەیە هێندە فۆکس لەسەر بابەتە پەروەردەیەکان نەماوە ینی بەڕێوەبەری خوێندنگای مامۆستاکەڵێ چەند مەنەجر خوێندووە مشریفەکەی هەروای پێڵێن نمرەکان چەند بووە بابەتە پەروەردەیەکە زۆر پشتگوێ نەخراوە لە ناو هەرێمی کوردستان پرسیارێکی زۆر دقیق و بەجێیە ئیجا ئیتفاقەن ئێمە هەر ئەمانەوێت لەو کۆنفرانسا ئەم پەیامە بگەێنین بە شێکمان کە لەم کۆنفرانسا بڵێن بە سیاست گوزارانی پەروەردەیی ئەو هەموو فۆکس خستنە سەر نمرە و منهەج و ئەم شتانە ڕاستی ئینسانێکمان بۆ پەروەردە ناکا کە ئەو ئینسانە کۆمەلگای کوردی بەگەشتسەندن بگەێنێ کێشە ئەمەیە زانی کۆمەلگای کوردی مشکلەی ئێمە لە مەجلیسەکانمانە یا ئەو شتەی کە دایک و باوک شانازی بە مناڵەکانیانەوەکە یا محاسبەیانەکەن محاسبەی نمرەکانیانەکەن محاسبەی کتێبەکانیان ئەکەن محاسبەی ئیمتیحانات و سعیکردنیانەکەن هیچ کاتێک دایک و باوکەکانی ئێمە مامۆساکانی ئێمە محاسبەی هاوسۆزی تەلەبەکان و مناڵەکانیان ناکەن محاسبەی گفتوگۆکردن شێوازی مامەڵە ڕێزگرتنی بەرامبەر وەسانەوە لەگەڵ ئەوی تراوەکو ئینسان هیچ وەختێک محاسبەی تەلەبەکانمان مناڵەکانمان ناکەین مەسەلەن قەت بە مناڵەکانمان ناڵێن قەت وەختێک پارە ئەدەین بە مناڵەکەمان پارەیەکیش نادەین بە مناڵەکەمان بۆ هاوڕێیەکی نەداری فێری هاوسۆزی بکەین شارستانیەت گەشەکردن هاوسۆزی پێشیەخە ئەوە پێشیەخە ئێمە بتوانین گفتوگۆکەین ئەوە پێشیەخە کە ئێمە بتوانین وەختێک لە بەرامبەر ئینسانێکی ترەوە ئەوەسینەوە بە هەر بیر و باوەڕێکەوە پێمان وابێ ئەوە ئینسانە ئێش و ئازارە چەژێ وەکو چۆن من ئینسان و ئێش و ئازارە چەژم ئێمە لە بابەتی مەکتەبە ئەوەی کە ناوێنین قوتابخانە تەلەبەکانمان ئەنێرین بۆ قوتابخانە زۆرتر تەلەبەکانمان بۆ دەرەجە ئێنین بۆ داهاتوو ئەنێرین بۆ پیشە ئەنێرین لە کاتێکە ئێمە ئەبێ کۆمەلگای کوردی کێشەی لێهاتووی هەیە لە مناڵەکانیە ئێمە ئەبێ لێهاتوویەکان دەدانە لێهاتووی یونسکۆ تعریفی کردوون
هەر مناڵێگە بێ ئەم دلێ هاتوویەی هەبێ ئێمە بڕۆین تێستێ بکەین بزانین مناڵەکانمان تا چ نەگەولی هاتوویانی تایە ئەمە پیشانمانەدا کە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکە ئامادەیە بۆ گەشە سندن ئایا پەروەردە ئامادەسازی ئەکات بۆ ئەوەی کۆمەلگای کوردی بگاتە گەشە سندن یاننا لە ڕێگەی ئەم شتانەوە ئێمە ئەزانین کە بەداخەوەی ئێمە ئەیبینین مناڵەکانی ئێمە ئەو لێ هاتوویانیان نییە کە یونسکۆ تعریفی کردوون و ئەمانن کۆمەلگای کوردیەگەین بە گەشە سندن ئێمە هەر خەمی دەرەجەمانە هەر خەمی ئیمتیحانات و هەر خەمی زمانزانین و ئەوە لەبەرکردن و ئەمە لەبەر نەکردن و ئەم شتان خەمی منافەسەی مناڵەکانمانە لەگەڵ منافەسەی لەگەڵ مناڵی خزمەکانمانە کە سوکارەکانمانە لە کاتێکا ئێمە خەمی ئەوەمان بێ مناڵەکانمان بە لێهاتوویەوە باربێنین کۆمەلگایەکی لێهاتووی باردێت کۆمەلگای لێهاتوو کۆمەلگایەکی گەشە سندوو لێکەوێتەوە و ئەم ڕێگەیە کە ئەبێ پەروەردەی ئێمە تێی بکا بۆ ئەوەی کۆمەلگایەکی گەشە سندوو دەرچێت. زۆر سپاس بەڕێز مامۆستا فەیسەڵ ئیبراهیم توێژەری کۆمەڵایەتی و لە هەمان کاتا نوێنەری ڕێکخراوی هەژان بۆ فکر و بۆ بەتاوی ناوەکەی بڵێم ڕێکخراوی هەژان بۆ فکر و معنەویەت لە پارێزگای هەڵەبجە چاومان لە کۆنفرانسەکەتانە کە کۆنفرانسێکی گەورە و گەشە پێدان بێت کۆنفرانسێک بێت کە بابەتێکی گەورەیتان هەنگاوێکی گەورەتان ناشتووە کە بابەتی پەروەردەیی باز دەکەن کە بتوان ڕۆڵێکی گەورە هەبێت بە تایبەتی کە ئەمان لە بابەتی کۆنفرانسەکە باس لەوە دەکەن کە چۆن قەناعەت بە بەرپرسانی وڵات بکرێت کە بەشی زۆری سامانی وڵات تەرخان بکرێت بۆ گەشەپێدانی پەروەردەیی ئەزمموی زۆر وڵاتی جیهان هەیە کە بەشی زۆری بودجە و بەشی زۆری داهاتی وڵاتەکەی کە تەرخان کردو بۆ بواری پەروەردە فۆکسێکی گەورە لەسەر بواری پەروەردە بووە توانویانە بگەنە تۆپی پێشکەوتن لە جیهاندا. ئەمان دەیانەوێت لە کۆنفرانسەکان بابەتە بگەێنن بێگومان ئەرکێکی قورسیان لەسەر شانە و ئێمە چاومان لەوەیە کە هەموو لایەک پێکەوە دەست بە دەست بەبێ بیرکردنەوە لە بابەتی سیاسی و بەبێم ئەوەی کە چی ئایدایەک و چ ڕەنگێکی هەیە هەمووی پێکەوە دەست لە دەست بن و هاوکاریان بن هیوادارم لایەنەکانی وەزارەتی پەروەردە بە ڕێبەرایەتی گشتیەکان ڕاوێژکارەکانیش هاوکاریان من بۆی بتوان کۆنفرانسێکی سەرکەوتویان هەبێت و بتوانن هەنگاوەکانی کۆنفرانس خۆی پێکێت. زۆر سپاس مامۆستا فەیسەڵ ئیبراهیم کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵمانە بووی بۆ هەردوو بەشەکە هەم لە ڕێنمایی بابەتی ئەو ڕێنمایی کە پێت داین لە دوای شکست چۆن بتوانرێت دیسان و بڕوا بەخۆبوون دروست بکرێتەوە بۆ قسەکردن لەسەر کۆنفرانسەکەش. تەوەری دومی بەرنامەکەمان بەداخەوانی هەندێک کات ڕوبەڕووی ئەم بابەتانە دەبینەوە لە بەرنامەکان کە میوانەکانمان ئامادە نابێت ئیتر بە هەر هۆکارێک بێ میوانەکان ناتوانن بگەنێ ئێرە بەڵام خۆشبەختانە هاوکارانم هەمیشە برگەی احتیاط و جێگرەوەیان هەیە کە بتوان ئامادەی بکەن هەوڵ دەدەین لە بەرنامەکانی دیکەمانە ئەم تەوەرە کە تەوەری بابەتی دیزاین و ڕەنگ و ئەو مۆدێلانەی کە هەیە لە بەرنامەکانی دیکە ئەم تەوەرە باز بکەین میوانێکی دیکە بهێنین میوانەکەی کەمان بێتە ستودیۆ قسەی لەگەڵا بکەین لەسەر ئەو بابەتە. ئێستا برگەیەکی دیکەمان ئامادەیە برگەی یۆگایە با بینەری و برگەش بین. بەیانی هەموو لایەک باش لەوانەیە هەشتمدا هەوڵە دەم بینەوە خزمەت بەڕێستان باسێکی تر لەو باسانەی کە هەموو جارێک پێش هەر بەرنمەیەک هەوڵمانداوە باسی کەین ئایا باشترین کاتێک بۆ ئەنجامدانی یۆگا چ کاتێکە. باشترین کاتێک بۆ کەسێک کە بێت یۆگا بکە لە نێوان 4 بۆ 6 بەیانیە بۆ گونجاوترین کات ئەم کاتەیە کە دانراوە. لەم کاتەدا زۆرترین ڕێژەی پرانا کە وزەی ژیانە یاخود ئەکرێ بڵێم زۆرترین ڕێژەی ئۆکسسیجین لە هەوایە هەیە و بەهۆی نەبوونی جموجۆڵێکی زۆری ئەو مەکاینانەی کە زۆرترین دۆمۆکسیدی کاربۆنەکەنە هەواوە باشترین کاتێکە کە زۆرترین ڕێژەی ئۆکسسیجین تۆ لە هەوا و ڕاستەخۆ وەرگریت. لە هەمان کاتیشدا ئەم کاتە نەبوونی جەنجاڵێکی زۆر یارمەتی دەرێکی باشی تۆیە کە تۆ بتوانیت تەرکیزێکی باشتر کۆکەیتەوە و لە هەمان کاتە ڕۆژێکی گونجاو بە وزەیەکی دروستەوە و بە وزەیەکی نێوە بە ئەنجام بگەینی. وی ڕاستترین کاتەکان و باشترین کاتەکان بۆ ئەنجامدانی یۆگا بەیانیانە واتە ڕاستەوخۆ لە دوای خۆت هەڵاتن تا 6-7 بەیانی بەڵام ئەمە ئەشەیە گونجاو نەبێ بۆ هەموو کەسێک لەو کاتەیە هەستێت بۆ ئەنجامدانی یۆگا. ئەکرێت لە نێوان 8
تا 12 نیۆڕۆیە ئەم پرۆگرامانە بە ئەنجام بگەێنێ و لەوەشەکە ئەمەش هەر کاتێکی گونجاونەوێ باشترین کاتێک کە یۆگای تیا بکرێ بە درێژایی ڕۆژە واتە ئەو کاتێک کە خۆر بە ئاسمانەوەیە کەسێک دەتوانێت ڕاستەخۆ یۆگا بکە تا پێش خۆر ئاوا بوون پرۆگرامەکانی دروستی یۆگا هەمووی بە ئەنجام بکەێنێ و کۆمەڵی پرۆگرام هەن کە ئاکرێت لە شەوا بکرێت کە سوودمەندیشە بۆ تاڕادەیەکی زۆر باش کۆمەڵە پرۆگرامی مدیتیشن هەیە کە ڕاستەخۆ پرۆگرامی تێڕامان کە ڕاستەخۆ توانێت لە شەوا بکرێت مانایەوە نییە کە من تەنها بتوانم لە ڕۆژە یۆگا بکەم نەتوانم لە شەوا بکەم بەرنامەکانی یۆگا وایە کە توانین لە تۆ 24 کات ژمێری شەو ڕۆژێک تابیکەی ڕاستە جیاکراوە تۆ کۆمەڵە تەمارینی جەسەدی هەیە لە باشترە لە درێژای ڕۆژەکە بکرێ بەڵام کۆمەڵە تەمارینی ناوەکی بۆ تەمارینی هەناسەوە یاخود تەمارینی مدیتیشنەیە کە ڕاستەخۆ ئەشتوانێت لەشەوا بکرێت بەڵام باشترین کاتەکان گەرتیە یۆگا بە ئەنجام بکەندێ لە درێژایی بە درێژای ڕۆژەوە تەو کاتێک کە خۆر بە ئاسمانەوەی ئێستا هەمووتان قاچی ڕاستان بخەنە پشتی ئەژنۆی قاچی چەپتان قاچی ڕاستان لە بەردەم قاچی چەپتان لە بەردەمتانەوێ ماتسیندراسانە بەڵام بەوێ ئەژنۆ قاچی بنوشتێنیتەوە ئێستا هەموو قاچی ڕاستان لە بەردەم خۆتانەوێ باوەشکە بە قاچی ڕاست بەردەستی بە قۆڵی چەپ باوەشکە بە قاچی ڕاستە قاچی ڕاست قاچی ڕاستت لە پشت ئەژنۆی قاچی چەپتەوەیە یس کەواتە کاتێک قاچی ڕاستت لەوەیە بە قۆڵی چەپ قاچی ڕاستەیەگری و ئەسوڕیت بەلای کوێ بەلای چەپە زۆر باشە بێرەوە باری ئاسایی و هەمان شێوە بۆ قاچی چەپ و بێرەوە باری ئاسایی قاچەکان ڕاکێشە لە بەردەمتەوە چاوەکان داخراوە یەکێکی تر لەو جوڵانی کە ئێستا ئەمانوێت بە ئەنجامێ بگەێنی قاچەکانت بێنە لای خۆت هەوڵ بدە بە پەنجەکانی قاچەکانت بگری قۆڵەکانت لە بەشی ناوی قاچەکانتە ئەمە یارمەتی دەرێکی زۆر باشە پاشان هێواش شێواش قاچ درێژەکەین لە پێشەوە و هەوڵە دێن قاچمان ڕێکین و لەشمان وەکو ژمارە هەشتێک یاخود سێ گۆشەیەک وایە مەحاولی بکە گرنگ نییە چەندێک دەتوانی گرنگوێ مەحاولێک بکەیت زۆر باشە بێرەوباری ئاسایی تکرارێکی تر ئەمان جوڵە کێشە نییە ئەڕوات زۆر باشە بێرەوە باری ئاسایی و ئێستا لەسەر ئەژنۆکانە دانیشە دەستەکانتان لەسەر ئەژنۆکانتانە لەگەڵ هەناسەیەکی خۆڵ دەستەکانستون لەسەر لەش بەرزکە و لەگەڵ دانەوی هەناسەکەت بەڕێکی بنوشتێرەوە تا ئەو شوێنی کە ناوچەوان دەچێتە سەر زەوی سمتەکان و قاچت لێک جانابنەوە چاوەکانت داخراوە یەکێک لە گرنگترین جوڵەکان بۆ کۆکردنەوەی تەرکیزێکی زۆر باش
لێرە بڕۆ لەسەر دەم ڕاکشێ تەواو ریلاکس ستە لە لایەک ڕاگرە بە شێوازێکە خۆت پێت خۆشە. ئەمە ژوانەی ئەمڕۆ تا بەرنامەوانی داهات و هەر لە ئارامی و شادیا بن. زۆر سپاس بۆی کە تاوەکو ئێستا بینەرمامون، سپاس بۆ هاوکاران میوادارم هەموو لایەک پشوێکی خۆشتانە بێ کە ئەمڕۆ ڕۆژی هەینێەوە ڕۆژی سبەینێ شەرشەمار پشووە پشوێکی خۆش بەسەر ببن بۆ خوێندکارانیش کاتێکی پشووی باش بەسەر ببن بە گروتینێک و بە ڕۆحەتێکی دیکەەوە بگەڕێنەوە بۆ ناوەندەکانی خوێندن. وەرزی دووهەمی خوێندن دەست پێ دەکات ئەوەی کە ڕۆژ لە وەرزی یەکەمدا بە کۆتایی هاتووە وەرزێکی نوێ دەست پێ بکەن بە پلانێکی نوێ بە ڕۆحەتێکی متەفاعیلانەوە بچنەوە بۆ ناوەندەکانی خوێندن. سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن و خواتانەکە.